تێسی سەوت باش نییە دەنگم باش نییە دێڵە سڵاوتان لەبێ لە شەوی 25 ڕەمەزانەوە لەگەڵتانم ئەم شەوێکی تاکە یەکێکە لە شەوەکانی لەیلەتول قەدر من کۆڤان عەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە تەوەرێکی ئاینی کە مامۆستایەکی ئاینی لەگەڵمان دەبێت بۆ تەوەری یەکەم باس لە هاوسەنگی کۆمەڵایەتی دەکەین لە تەوەری دۆمشکە تایبەتە بە تەندروستی باس لە نەخۆشیەکانی دەم و ددان دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەرەکان من ئەمێ ئەوەتان پێ بڵێم کە هونەرمەندی ناسراوی جیهانی سامی یوسف تایبەت بۆ بەرنامەی پاشیف قسەی بۆ کوردستان 24 کردووە بەڵام لە تەوەری دووەم قسەکانی پەخش دەکەین و بڵاو دەکەینەوە سەرەتا دەچینە سەر پاکێجێکمان ئامادەیە سەبارەت بە پێشمەرگەکان لە ڕۆژئاوای کەرکووک سەرڕای ئەوەی ئەوان کە ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی بەجێ دەگێنن ئەوان ئەرکایەنیەکانیشیان بەجێ دەگێن و بە ڕۆژوو دەبن و ڕوبەڕووی داعشیش دەبنەوە ئەوان دەڵێن بەردەوام ڕوبەڕووبوونەوە هەیە بەڵام ڕێگە نادەین چەکدارانی داعش بە سەنگەرەکانماندا تێپەڕ ببن بێکەوە بابینەریان پاکێجە بین. بەڵێ ئێستامە لە ڕۆژاوای کەرکووکین لەم ناوچەیە گەرماکی زۆر پڕۆکێنەر هەیە و پلەی گەرما زیاتر لە سەروی پەنجایەوە ئێستا لە لێرە با بڵین هێزەکانی پێشمەرگە لە ئامادەباشی تاودان بۆ هەر ڕوبەڕووبوونەوە و پێکدادانێک لەگەڵ چەکدارانی داعش بنەمەیە لەگەڵ بەڕێز مقدم یحیا قسە بکەم ئەفسەر لە لیوای دوو کاک یحیا ئەو پرسیارەت لێ بکەم لێرە لەم ناوچەیە جموزۆڵی چەکدارانی داعش چۆنە؟ وڵای جموزۆڵی چەکدارانی داعش دەتوانم بڵێم وەکو جاران هەن جموزۆڵیان هەیە و هێزەکانی پێشمەرگەش پێش ڕەمەزان چۆن بوونە و ئێستا توانم بڵێم باشترین کەمترنی زۆر بەهێزتر ڕۆژبوونی پێشمەرگەوانە چۆنە ینی هەر ئەوان لە سەنگەرەکان با بڵێ پێشمەرگە هەر بەرەنگاری چەکدارانی داعش بنەوە بەڵێ هێزەکانی پێشمەرگە چۆن ئەرکێکی نیشتمانیان لەسەر شانە ئەرکە دینیەکەشمان بە هەمان شێوە جێبەجێکەین و هاتنی ڕەمەزان پێشمەرگەی سارد نەکردوێتەوە بڕات بێت لە ڕەبایەکە گەر 12 کەسی نەبێت دەی بە ڕۆژوە و زیاتر لە ئەرکی واجباتیان باشترن گەرمترن سارتر نین ینی لەم ناوچێستا ئەو گوندە چی گوندێکە ئەو گوندی مەنزوریەکانی داعشتایە ئەمە گوندی گوبێبەیە ئەوەش عەسریە ئەوان زیاتر لە کام گوندەوە جموزۆڵ وەڵاهی زیاتر جموزۆڵیان لە بینی مەنزریە و عەسریە هاچووە جموزۆڵیان هەیە بەڵام لە هەموو بچووکترین جموزۆڵ ئێمە وەکو هێز پێشمەرگە جوابیان دەینەوە سەنگەریەوە ئەمامی ینی ئەمە یەکەم سەنگەری پێشەوەی لێرە ئەوان زیاتر بەچی چەکێک ڕوبەڕێ بە هاوان یان وەڵاهی ئەوان تەوان بە دووەشکە لەگەڵ سەنگەرەکانی ئێمە ڕوبەڕوویەکە بینەوە و ناوبەناو هاوانیشیان هەیە سپاس دەکەم نەمێ لەگەڵ نەقیب بەختیار شاخصە بکەم کە بەهماشی ئەفسەرە لە لیوای دووکاک بەختیارەگە بکرێیانی جموجۆڵی چەکدارانی داعش لێرە لە چاستەکە وڵا جموجۆلیان هەیە و ئێمە ئیرادەی ئێمە زیاترە دەوان ئێمە بە زوان بە ڕۆژیش و هەموو کاتێ بەرانگاریانە بین و سەر کوتیانەکەین سوپاسی کەناڵی 24ەکەم کەناڵی دووس خوورمات و میش نەقیب بەختیار خەڵکی دووس خوورمات و زۆر سوپاس کەناڵەکەتان ئەوەی کە لەم ناوچێ هەیە ئەو جموجۆڵی کە هەیە ئەوان زیاتر بەچی چەکە هێرشەکە وڵا تەبعاً چەکی دۆشکەیە و هاوەنە و نابۆ ناوەنا ئێمە لەوان زۆر بەهێزترین ئەوەی کە گوێتان لە بوتەی یەک دوو ئەفسەری لیوای دووەم نەمێ لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی شاقسە بکەمەوە ئێستا بەم گەرمایەکە لێر وەستاون بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش گورەتان چۆنە
وورەمان زۆر بەرزە سپاس بەخوا سەرەتاییەوە گەلێ بە خێمە سەر و سەر چاومان وورەمان زۆر بەرزە وورەی پێشمەرگە هەمیشە پێڵ پۆڵاین و پۆڵایەنتریشە بێ ئینشەڵا بە پشتیوانی خی گەورە دەستخۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت بەڵێ وەک هێزەکانی پێشمەرگە لێرە ئاماژیان پێکرد کە چەکدارانی داعش ناو بەناو لەو گوندەوە هێرش دەهێنە سەر پێشمەرگە بەڵام پێشمەرگە هەمیشە وەک خۆیان دەڵێن ئێمە ئامادەکاریمان هەیە و ئامادەسازین بۆی کە وەڵامی هێرشی چەکدارانی داعش بینەوە تا ئێستا داعش لەم ناوچەیە چەندین هێرشی ئەنجام داوە بەڵام لە هیچ هێرش و پەلامارێکی دا نەیتوانێت هیچ سەنگەرێکی پێشمەرگە بشکێنێەوە سەرکەوتن بەدەست بهێنێت. بەڵێ لە تەوەری یەکەمدا دکتۆر ئومێد میکایل سورچی مامۆستا لە پەیمانگەی زانستە ئیسلامیەکان لەگەڵم دەبێت سەبارەت بە هاوسەنگی کۆمەڵایەتی لە مانگی ڕەمەزاندا قسەی لەگەڵ دەکەم وارەوە باس لە یەکسانیش دەکەین بەیەکەوە. دکتۆر بەخێر بێت. لە ئاینی ئیسلامدا چۆن باس لە هاوسەنگی کۆمەڵایەتی کراوە؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان درود و سڵاو بۆ سەرجانی پاچی سەرمەرمان هەماڵ و ئەسحاب و یاوەران. سەرەتا هیوادارم مانگی ڕەمەزانی پیرۆز ببێتە مایەی بەختەوەری بۆ کۆی کۆمەڵگای ئێمە و ببێتە مایەی سربەخۆبوونی ئەم وڵاتە مایەی سەرکەوتنی پێشمەرگەکانمان مایەی دوورکەوتنەوەی نەهامەتی و خەم و خەفەت لەم وڵاتە و یەک ڕیزی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستاندا. ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر بە گرنگی باسی لێوە کراوە زۆر گرنگیشی پێدراوە. هاوسەنگی کۆمەڵایەتی واتە بەشداریکردنی هەموو تاکێکی کۆمەلگا لە پاراستنی بەرژەوەندی گشتی و هەروەها بەرژەوەندی تاچش لە بەرامبەریشە هەمانش بە هەمان شێوە بەشداریکردنی هەموو تاکێکی کۆمەلگا لە دوورخستنەوەی هەموو زەرەر و زیانێک لە کۆمەلگادا کەواتە هاوسەنگی کۆمەڵاتیان تەکافل الیجتیماعی هەرچەندە بەشی شێری بە بەربابەتی یارمەتیدانی هەژار و نەدار و ئەمانە دەکەوێت بەڵام تایبەتیش نییە بەم لایەنەوە بەڵکو لایەنی تریش دەگرتەوە لە پاراستنی بۆ نمونە لە پاراستنی ئەمنیەتی کۆمەلگا ئەمە پەیوەندی بە هاوسەنگی کۆمەڵایەتی وەیە کە هەموو تاکەکانی کۆمەلگا لاینی ئیسلام باس کراوە لاینی ئیسلام بەڵێ ئەرک خراوەتە سەر هەموو تاکەکانی کۆمەلگا کە مەسئولیەتیان لەسەر شانە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو تاکێکی کۆمەلگا بەرپرسیارە جا بەرپرسیارەتی لە خۆیەوە دەست پێ دەکا تا لە خێزانەکەیەوە دواتر پەرەی پێدەدرێ و دەچێتە ناو کۆمەلگا یعنی ئەو بەرپرسیارەتی لەسەر شانەکە ئەمنیەتی کۆمەلگا بپارێزی ئەمە لە هاوسەنگی کۆمەڵایەتیدایە لە تەکافلی ئیجتیماعیدایە هەرچەندە وەکو گوتمان بەشی شێر لە بابەتی تەکافلی ئیجتیماعی هاوسەنگی کۆمەڵایەتی بەبەر بابەتی یارمەتیدان و یان دەستبارگرتنی هەژار و نەداران دەکەوێت جا چۆن باس لەوە کراوە لە ئاینی ئیسلامدا ئاینی پیرۆزی ئیسلام بپارێزین لە نێوان نەدار و هەژارەکاندا بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی کە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز داین زۆر یعنی گرنگی بەم بابەتە داوە لە زۆر ڕۆوە هانی کۆمەلگای داوە بۆ نمونات و دەبینی چینەکانی کۆمەلگا یعنی لە مەوزوعی هاوسەنگی کۆمەڵایەتی زیاتر ئاوەڕ لە چینی بێدەسەڵات و هەژار و محتاج و نەدار داوە ینی هاوڕی لەم بابەتانە داوەتەوە بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام تاچی کۆمەلگا پەروەردە دەکات لەسەرەوەی کەوا ڕێز لە پەککەوتۆکان بگرێ ڕێز لە بەتەمەنەکان بگرێ خوای گەورە لە قوڕانی پیرۆزە دەفەرمێ وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ئەمە هاوسەنگی کۆمەڵایەتیە کە تۆ ڕێز لە کەسێک بگیری کە تۆی گەورە کردووە نەک تەنها ئەمە ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ئەمە فەرمودەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کە پێویستە مرۆ ڕێز لە گەورەکان بگرێ
دواتر دەبینی بابەتی یارمەتیدان دەستی یارمەتی درێژکردن بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو چین و توێژانەی کەوا لە ناو کۆمەلگادا بێنازن زۆر هانی مرۆڤەکانی داوا کە نازی ئەم چین و توێژانە هەڵبگرن بۆ نمونە کەسانی یەتیم بێ باوەک ئاینی پیرۆزی ئیسلام لە قورآانی پیرۆز لە چەندین ئاەتە ولا تاکولوا ئەموال اليتامى ظلما یان دەفەرمێ لە چەندین ئاەتە وەسیەت کراوە بە موسڵمانان کە چاکە لەگەر یەتیم بکەن چاکە یەسئلونەکە عن اليتامى قل إصلاح ئەو چاکەیە تەنها لە ڕووی مادیەوە یان لە ڕووی معنەویشەوە بێت و لە ڕوویشەوە بێت ئەکید بە دڵنیاییەوە کاتێکەوە تۆ یعنی پێت دەگوترێت کە لە ڕووی مادیەوە چاکە لەگەر کەسێک بکەیت لە ڕووی معنەویشەوە ئەگەر بێت و ئەمە بتەریقە ئەولایە وەکو ئەوە یعنی بە دەرەجەیەک دەبێت و لە لای معنەویەوە یعنی سەدەقە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا سەدەقە مرۆڤ فێر کراوە کە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئاەتی قورآن دەفەرمێ هیچ کاتێک تۆ چاکەی خۆت بە منەت و بە ئەزیەتدانی بەرامبەر نابێ بەڵام بەتاڵ بکەیەوە ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەت کراوەتەوە کەسێک سەدەقە بە بەرامبەری بکاتون و منەتی لەسەر بکات شعوری بریندار بکات لە ڕووی معنەویەوە ئەو کەسە هەست بە بچوشی بکە هەست بە یعنی وەکو برەی هەست بەوە بکاتن کە ئەو کەسە کەسێکی کەمە کەسێکە کە ئەو بەرامبەرەکەی یعنی بە چاوێکی کەم سەیری دەکات ئەمە لای کە چاکەیەکی لەگەڵ بکات و لە نێو خەڵکی شاباسی بکات یان بە چاوی ئەو کەسەدا بداتەوە جا بزەبت پێغمبەری خوا درودی خوا لەسەر بێ دەفەرمێ سەدەقەی یعنی هانی مرۆڤەکان دەکات کە سەدەقە چاکە بەنهێنی بە زیاتر بەنهێنی بکرێت تەنها لە چەند حاڵەتێک سەدەقە چاکەکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام باشکرا مرۆڤەکان هاندراوە ئەو حاڵەتانە بۆ نمونە تۆ لە مەجلیسێک دانیشتووی کەسێک هەیە هەژارە خەڵک پێی نازانی یان ئەو کەسانی کە لەوێ دانیشتون لەوانەیە دەستی سەخاوەتیان کەم بێ یعنی کەم خێر بکە تو دەزانی ئەگەر بێت و تۆ خێر بکەیت دەست باوەیەوە بەرچی خۆت جیرفانی خۆت ببوورە خێر و چاکەیەک لەگەر هەژارێک بکەیت دەبێتە هاندان بۆ ئەم مرۆڤە ئەویش چاو لە تو دەکە لاینی پیرۆزی ئیسلامدا لەم حاڵەتە یعنی خێر بە چاکە بە ئاشکراکردن باشترە ئەمما لە غەیری ئەم حاڵەتە یعنی سەدەقەی سڕی نهێنی زۆر خێرترە لەبەرەوەی ڕیای تێدا نیە و لەبەرەوەی بەرامبەرەکەش ناشچێتەوە شکانەوەی تێدا نیە یعنی هەست بە کەمی خۆی ناکاتن بەڕاستی لەبەرەوە شعوری ئینسان لاینی پیرۆزی ئیسلام بەڕێزە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم مرۆڤ زۆر بەڕێزە لە لایەن خوای پەروەردگار باشە پێویستە ئەم ڕێزەی مرۆڤ لە هەموو کات و ساتێکدا ڕابگیرێتن نابێ هیچ کاتێک تۆ وا مامەڵە لەگەر بەرامبەرت بکەی کە بە چاوێکی کەم وا هەز بکاتن کە بە چاوێکی کەم سەیری دەکەن باش زۆر جار دەبینین هەندێک پرۆگرام هەیە بە تایبەت کە دەچن ماڵە هەژارەکان بەسەر دەکەنەوە یارمەتیان بۆ کۆ دەکەنەوە ئەمە شتێکێکە لە هاوکارەکانی بە ئاشکرا یاخودەوانش دەکەونە قالبی ڕیاوە بەخۆی جاری وا هەیە دەبینین خوای گەورە لە قورآانی پیرۆزە دەفەرمێ باسی هەندێک چینی هەژارمان بۆ دەکا يحسبهم الجاهل أغنياء من التعفف ئەوەندە یعنی ئینسانی پاک و هەژار و نەدار و یعنی حەز ناکە بەڕاستی دەست لە خەڵک پام بکاتەوە حەز ناکە بگەڕێ حەز ناکە خەڵک یعنی بەو شێوازە یارمەتی بدەن کە هەز بە کەمی بکاتن دەبینی کەسێک لە ڕێگای خێرخوازێکەوە ئەم ماڵە بە کەسێک پیشان دەدرێت لە بۆ یارمەتی بدرێ من لەگەر ئەوەدا نیمە یعنی بەڕاستی ئەندامانی ئەم خێزانە هەموو لەم بەرنامانە مەسەلەن بۆ نمونە وەها بهێن لە نائاخافتن کە هەست بە کەمی بکەن و خوا نەخواستە یعنی شەرم لە خۆیان بکەنەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەم بەرنامانە لایەنی ئیجابی خۆیان هەیە بەڕاستی خەڵچێک لەوانەیە ئەم عایلەیە نەناسێ لەوانەیە هەست بە نەبوونی ئەم عایلەیە نەکە هەست بە معاناتی ئەم عایلەیە نەکە لە ڕێ ئەم بەرنامەوە معاناتی ئەم عایلەیە پێدەگا دەستی یارمەتی لە بۆ درێژ دەکاتن ئیجابیاتی هەیە سلبیاتیشی باشە چۆن بتوانین ئەو هاوسەنگیە لە چاکەکردن بپارێزرێت لە نێوان هەژارەکاندا چ پێوەرێک هەیە بۆ منە و هاوسەنگیە هەبێت لە نێوان هەژارەکاندا بۆ منە لەوانەیە هەژار زۆر بێ بەڵێ جا لە ڕاستیدا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یعنی ئەمە ئەرچی سەرشانی ینی موەسسەیەک دانراوە تەعین کراوە وەکو موەسسەی زەکات
مؤسسەی زەکات هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە سەرپەرشتی ئەم بابەتە دەکات دەبێ لەناو ینی چۆن چین و توێژە هەژارەکان دەبێ دیاری بکرێن زۆر شتێکی ئاسانەوە زەحمەت نییە لەناو کۆمەلگادا لە هەموو شار و لەوان هەندێک جار بێمتمانەیی هەبێت لەمەدا بێمتمانەی هەبێت لەوانەیە کەسێک خوا پێدراو بێ ئەوەندە متمانەی نەبێت کە پارە خۆی بداتە کەسێک کە ئەو لەبری ئەو بداتە هەژاران چۆن بتوان ئەو متمانەیە دروست بکرێت و دەستگایەکی وا دروست بکرێت بۆ ئەم کارە جا ئەمە بەڕاستی ئەرچی چێشانی بەرپرسان و حکوومەت و دەسەڵاتە کە ئەم دەستگایە لە کەسانێکی ئەمین و دەستپاک پێک بێ بۆ سەرپەرشتیکردنی ئەم بابەتە و بۆ ئەوەی کەوا دڵنیا بن لەوەی کە زەکات تەنها دەچێتە دەستی هەژاران و نەداران ناچێتە دەستی غیری کەسانی تکات چونکە ئەمە بەڕاستی تۆ باز دەکەی بەڵام کارێکی زەحمەت نییە سەرژمێریکردنی ئەم بابەتە بە تایبەتی ئێستا لە سەردەمەدا کە سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی یعنی خێراییە شتێکی زۆر ئاسانە لە هەموو گەڕەشێک ئێمە موختارمان هەیە خەڵکی ڕیشسپیمان هەیە مامۆستای ئاینیمان هەیە مزگەوتمان هەیە لە ڕێگای ئەمانەوە دەتوانرێ هەموو خێزانێکی هەژار بدۆزرێتەوە ئەم سەرژمێریە دواتر هەمووی کۆ دەکرێتەوە دڵنیا دەکرێتەوە دواتر زەکاتەکە بەسەریان دابش دەکرێت کە دەینە سەر بابەتی زەکات ئەم مؤسسێت بێ ینی پێویستە زۆر پێویستە ڕاستبندێک بۆ هەژارەکان کراوە کە هاوسەنجیان لە نێوان بپارێزرێت بۆ نمونە ئەفزەلیەت بۆ چێ بێ دواتر چێ بێ دواتر کەسکە بێ دەبینی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ دەفەرمێ ئەلەقرەبوون ئەولا بالمەعروف خزم ئەولاترە بە چاکەکردن لەگەری لە قورآانی پیرۆزیشە خوای گەورە دەفەرمێ وبذی القربى واليتامى والمساکین یعنی یەکەم جار خزمی پێش خستووە لەسەر چینی هەژاریش ئەم خزمە بەم مەرجەی کەوا هەژاریش بێ تەبعاً ئەویش دەبێ هەژار بێ زەکاتی پێ بشێ خێر و چاکەی پێ بشێ ئەو جا دەکەوێتە پێش ڕێزی هەژارەکانی تکا یعنی چینی هەژار ئەگە خزمیش بێ پێغەمبەری خوش دەفەرمێ درودی خوا لەسەر بێ الصدقة على المسكين صدقة وعلى ذي القربى صدقة وصلة چاکەکردن لەگەر هەژار تەنها چاکەیە بەڵام لەگەر خزم هەم چاکەیە هەمیش بە جێبەجێگەیاندنی چیە سیلەی ڕەحمە چونکە سیلەی ڕەحم لاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێدراوە زۆر بە گەورە سیر کراوە چەندەها فرموودەمان هەیە لە فرموودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بەڵێ دکتۆر دێنەوە سەرە و باسانە بەڵام دەچمە لای تۆڕی پامێرانمان بەڵێ بەر لەوەی پامێرانمان وەربگرین ئەمەوێ ئاماژە بۆ ئەوە بکەم کە سامی یوسف هونەرمەندی بەناوبانگ تایبەت بۆ بەرنامەی پاشیڤ لە کوردستان 24 قسەی کردووە وەک ئاماژەم بۆ کرد لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ لێدوانەکەی پەخش دەکرێت مەبەسم لە سەری سەعاتە لێدوانەکەی بۆ بیسەر و بینەرانی کوردستان 24 بڵاو دەکەینەوە بەڵێ هەرێکە لە پامێرانمان ئاراس ئەحمەد لە شاری هەولێر وەروە تەیفور محەممەد لە شارۆچکەی دیانە لە سۆران لەگەڵ من بەڵێوە هاوکاران بەڵێ سەرتاش دەچمە لای هاوکارم ئاراس کە لە تەیراوە لەگەڵما ئاراس دەڵێوا دیارە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن دەڵێن هاوکاران ئامادەنین دکتۆر ببوورە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن دەڵێن پەیوەندەکانیان پچراو یا خوتوێنەکانیان بە باشی ناگەم ئەو دەمێ بێمە سەر ئەو خێر و چاکەی دەڵێ بە خزم و کەسانی ئایا خێر و چاکەی کوڕ و کچ بە باوک دەشێ یاخۆی ئەرک و واجبەکە ئەو هاوکاریان بکەن بەخۆی ئێمە زەکاتمان هەیە و سەدەقەمان هەیە سەدەقەی تەتەووعمان هەیە سەدەقە خێرکردن بە هەموو کەسێک دەشێ ئەگەر فەقیر بێ یعنی هەتا مەسەلەن کاتێک ئێمە دەرێن سەدەقە خێرت پێدەگاتێ یعنی ئەو شتە خێرت پێدەگاتێ هەتا باوک کە 251 لە ژیرفانی خۆی دەردەینی دەیداتە منداڵەکەی خێری پێدەگاتێ ئاینی پیرۆزی ئیسلام ئەم ڕەحمەتە گەورەیە لە هەموو هەنگاوێکی ئینسان کە نیەتی چاک بێ خێری لە بۆ دەنووسی جا ئەگەر بێت و باب فەقیر بێ کوڕ بیداتێ خێری پێدەگاتێ خێری پێدەگا ینی دەتوانین ماڵی کوڕ هەریف بابە بەڵام خێریشی پێدەگاتێ کە دەیداتێ ئەکید خێری پێدەگاتێ بەڵێ خێری پێدەگاتێ و منداڵیش ئەگەر فەقیر بێ باب بیداتێ خێری پێدەگاتێ
ئەکیید بە دڵنیاییەوە ئەمانە هەمووی خێرە خێری پێدەگاتێ بەڵام لە بابەتی زەکات تەبعاً خلاف هەیە ئایا زەکاتی پێدەشیان پێناشێ چونکە ماڵی منداڵ هەر ئیبابە ئەنتە وەمالوکە لیابیکە حەدیسی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ کەواتە نابێ بە زەکات بەڵکو بە ئەرکی سەرشانیتی کە ئەم ماڵە بدا بەچێ ئەگەر پێویستی پێبێ بیدا بە بابداچی. باشە دکتۆر هەر لە چوارچێوەی ئەمەدامە پرسیارێک لەسەر زەکات بکەم. زەکات بە چێ دەشێت لەوانەیە کەسێک هەبێت بتوانێت بژێوی ژیانی خۆی بەڕێ بکات بەڵام لەوانەیە خانووی نەبێ لە کرێچیاتی بێ تەنها بتوانێت بژێوی ژیانی خۆی بەڕێکە ئایا ئەم زەکاتە بەو جۆرە کەسانە دەشێت؟ بەخۆی ئەسنافەکانی زەکات لە قوڕانی پیرۆزدا بەیان کراون کە هەش سنفە ئەمە زۆر وازەحە فەقیر مسکین زانایان تەبعاً پێناسیان هەیە لە بۆ فەقیر و مسکین و ئەمانە کە دێتە خوارێت زۆر کەسێ لەوانەیە ئەم تەسنیفە نەزانێت. بەڵێ فەقیرمان هەیە ما مسکینمان هەیە ئیبن سەبیلمان هەیە دەیندارمان هەیە وازەحە و هەروەها ئەو کەسانەی کە لەسەر زەکات ئیش دەکا ئەوانەی کە لەسەر زەکات ئیش دەکەن ئەوانە ئەسنافنکەوە زەکاتیان پێدەشێتن زەکاتیان پێدەشێت ئەوەی کاتو جەنابەت باز دەکەی هەر کەسێکەوە فەقیر بێ فەقیر چییە؟ فەقیر ئەو کەسەیەکەوە بژێوی ژیانی دەتوانی دابین بکاتن لەوانەیە بتوانی دابین بکە بەڵام بەقەدەر پێویستەکانی هەموو ژیانیشی نیە مەسەن کابرا خواردنی هەیە بەڵام نیتی سوبێ ڕۆژێ جژنەیە جلوبەرێک لە بۆ منداڵەکانی بکڕی نیتی لە بۆ منداڵەکانی جلوبەرێک بکڕێ ئەمە زەکاتی پێدەشێ بەڕاستی کابرا کرێچیە هەیتی ڕۆژانە دەچی ینی بای ڕۆژانەی خۆی پەیدا دەکات بەڵام کرێچیە ئەم کابرایە ینی سوبێ ڕۆژێ پێویستی بە مەسکەنە بە خانوویە لە ڕێگای ئەم ئیشکردنش ناتوانێت خانی بۆ منداڵەکانی دابین بکات زەکاتی پێدەشێت زەکات بخۆی لە ئێمە بەهەڵە لە زەکات تێگەیشتینە وا دەزانین کە زەکات تەنها دابینکردنی بژێوی ڕۆژانەی ژیانی ئەو مرۆڤەیە نەخێر زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلامدا عیلاجە بەڵام چۆن عیلاجێک سیرکە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زەکات چ کاتێک دەبتە عیلاج ئەگەر بێت و هەموو تاکەکانی کۆمەلگا هەستن بە ئەداکردنی زەکاتی ماڵی خوا ئەوەی کە لەسەر شیانیانە مؤسسەیەکیش بۆ زەکات دابین بکرێ مؤسسەیەک دابین بکرێ ئەم مؤسسەیە کاری وباری کۆکردنەوەی زەکات بێ کۆکردنەوەی زەکات بێ و دواتر دابشکردنی زەکات بێ بەسەر ئەم چین و توێژانەی کەوا مستحقن لە بۆ زەکات بەڵام وەکو گوتمان هەموو کەسێک هیچ کەسێک بەدەر نەبێ لە دانی زەکات لەم بابەتە ئێستا بۆ نمونە لە کوردستاندا من گرنتی دەدەمێ ئەگەر بێت و هەموو ئەو کەسانێکەوە زەکاتیان لێ دەکەوێت من باس لە هەموو کەسێک دەکەم یعنی بۆ نمونە بەرپرسەکان لەم وڵاتە ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە بە معاشی ئەندە پەرلەمانی تەقاعد بووە چەندین ساڵ مەسەن معاش ئەندە پەرلەمان وەزیرمان هەیە بە معاشی وەزیری تەقاعد بووە یعنی هەمووی خێر و بێری ئەم وڵاتەی لە بۆ چووە بە تایبەتی بەرپرسەکان کە بەڕاستی زیاتر سوودمەند بووینە لە خێر و بێری ئەم وڵاتە بەرپرسی حکومی و حیزبی با من حەز دەکەم یعنیەوە بەڕێمە بەڕاستی تەواو بکەم ئەم زەکاتە ئەگەر بێت و لەوانەوە دەست پێ بکە چونکە بۆ نمونە ئەگەر حکوومەت بیەوێ مؤسسەیەک دابمەزرێنێ بۆ کۆکردنەوەی زەکات و دابشکردنی زەکات پێویستە لە چێوە دەست پێ بکە پێویستە بەڕاستی یەکەم جار لە خۆیەوە دەست پێ بکە ناکرێ من بێم دەوڵەمەندەکانی وڵات کۆبکەمەوە وەرنکا کە زەکات کۆبکەنەوە لە بۆ حکوومەت بۆی بیداتە خەڵک بەڵام بۆ خۆشم لەم بابەتە خۆمی یعنی چونکە زەکات یەکە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام یەکە لە ئەرکانی ئیسلام ئەگەر یەک بێ لە ئەرکانی ئیسلام بۆ نمونەکە کۆڤان مسلمانی ڕێت پێ دەدەم عەفو ببوورە بەسە تا پێم نێرانمەوەرەك ڕێگەت پێدەم کاتش پێدەم تەواوی بکەی بەڵێ دەچما لای تۆڕی پێیانێرانمان هەرێکە لە وەکو ئاماژەم پێکرد ئاراس ئەحمەد لە شاری هەولێر وەروە تەیفور محەممەد لە شارەدەی دیانە لەگەڵم دەبێت لە سنووری قەزای سۆران سەرتاش دەچمە لای هاوکارم ئاراس ئەحمەد کە لە تەیراوە لە شاری هەولێرەوە لەگەڵما ئاراسەم کاتت باش پاشیف ئێستا چۆنە و خەڵک چۆن بەرەو بازارەکان دەچێت لە کاتێکدا لە بڵین لە جەژنی ڕەمەزان نزیک دەبینەوە هەروە ئەم شەو یەکێکە لە شەوە تاکەکانیش تا چەند خەڵک بەرەو مزگەوتەکان دەچێت بۆ ئەوەی ئەم ئەرک و یاخود عیبادەت بکات بە ناوی با بڵین شەوی لەیلەتل قەدرەوە. شەوتان باش کۆڤان ئێستا من لە بازاڕی تەیراوام ئەوەی دەبینن ڕەنگە لە دیمەنەکانی شادیار بێت لە دوامەوە
خەڵکێکی زۆر تا ئێستا سەرقاڵی بازارکردن ئەمەش ڕەنگە بۆ ئەو بگەڕێتەوە کە وردە وردە لە هاتنی جەژنی ڕەمەزان و لە کۆتایی مانجی ڕەمەزان نزیک دەبینەوە هەربەت سەربارەت بە پرسیارەکەت ئەوەی من بینیم خەڵک زیاتر سەرقاڵی بازارکردن ڕەنگە لە مزگەفتەکانیش ژمارەیەکی زۆری مسلمانان وەکو باس کرد شەوێکی پیرۆزە ئەم شەو لە مزگەفتەکان تا پاشی و تا بەرەبیان لە مزگەفتەکانی ڕۆژ بکەنەوە من دەمەوێت زیاتر هاوڵاتیان بگرم یاخود فرۆشیاران وەربگرم ئەگەر وێنەگرەکە هاوکارم بێت کاکە سڵاوت لێ بێ پێ بڵێ دکانداری هاوڵاتی وڵای برام هاوڵاتی نەبووسی و شتی وا دەفرۆشین بازار چۆنە وڵا لە هاوڵاتیان هیچ عیبینە بازار سەردانیکردنی هاوڵاتیان بۆ بازار لە ئاستێکە بە تایبەت لە شەوە وڵای لە ئاستێکی زۆر بەرزدایە زۆر دێتە بازاڕی و زۆر ئەشارژ دەکرێتەوە زۆر باشە دەستەکان خۆ بازاردا من گەنجێکتر وەرەگرم کاکە و کاتت باش پێم بڵێ ئاستی سەردانیکردنی هاوڵاتیان لەم مانگە بڵین لەم دوسێ ڕۆژە چۆن دەبین وڵایەوەی ڕاستی بێ بڕێ کەمی کردووە هانەوەی خەڵکەکە دێتە بازارەوە بەس کەس ناکڕێ بازارەکە زۆر زایی بووە هۆکارەکەی چیە؟ وڵای هۆکارەکەی ئەوەیە معاش نییە و بازارەکە نییەوەرەوە دوسێ ڕۆژە موچەش دابشکراوە بۆ وڵا هەر بازارەکە خەڵکەکە دێتە بازارە قەرەباڵغە بەس کەس ناکڕێ بەس ئێستا من دەبینم لێرە دوای فرۆشتنی کاڵەکانتان یاخود لێرە کە بازار چۆڵ دەبێت پاشماوێکی زۆر بەجێماوە ئێوە بڵێ ئەوەیە کە خەڵکەکەش دەخوا ئاو دەخوا هەموو شتەکان فڕێنە سەر ناو جۆگەکان و چێ خاوێنی دەکاتەوە ئێوە خاوێن ئێمە خاوێنی ناکەینەوە بەس پێشە خۆمان خاوێنەکەینەوە بەس ئەیفرێتن ئەولاتە نا هەر کەسە خۆمان ئی خۆمان بەس پێشە خۆمان لە خاوێنەکەینەوە تا ئەروەیە دوایی دێن خاوێنەکەنەوە زۆر باشە دەستەکان خۆش بێ کۆڤان من دەمەوێت بڕۆمە لای هەندێک هاوڵاتی تر ئەگەر کاروان هاوکارمە دیارە ئەوە یەکچێک لەو دوکانانەیە کە یاخود بڵێ خواردنی سەرەزات وانەی تایبەت بە جەژن دەفرۆشێت شەوت باش پێم بڵێ هاوڵاتیان چۆن خۆی ئامادەکەن بۆ جەژن بە تایبەت وای ئەمە لە جەژنی ڕەمەزان نزیک دەبینەوە وڵای قەرەباڵغە و خەڵکە و دێ ئەشای دەکڕی و ئیدی باشە الحەمدلله خراپ نییە باشە ئەم چەند ڕۆژ هیچ گۆڕانکارێک بەسەر بازاردا ئەکید ئەو سێ چار ڕۆژەی زۆر قەڵەباڵغ و باشترە ڕاستی باو پرسیارش لێ بکەم دیارە لەم شەوانەش قەدر و ئەوانەیە پێم بڵێ چۆنە نەچتە مزگەوتیان نەتوانیوە لەبەر دوکانەکە بە تاکیید کو ناسین میساڵ تایمە ئەمن دێم مەسەلا محەممەدە کاکەفەتا ئەوان لێرەیە ئیدی بەرنمەیە ڕاستی سرەتاندانا سڕێ هەموو شتێک سڕە نییە لە خزمەتم عزیزی مۆفەق انشاءالله کۆبان ئەوە بوو بڵێن شەوان و کات بەسەربنی هاوڵاتیان هەروەها دوکانداران و قسەی دوکانداران بوو کەوا باستەوە دەکەن لەم چەند ڕۆژەدا تۆزە گۆڕانکاری بەسەر بازاردا هاتووە ڕەنگە لە سەرەتای هەفتەی داهاتووشەوە زۆر لە بڵین زیاتر جم و جۆڵ بکەوێتە بازارەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە هاوڵاتیان دەیانەوێت بە زووی خۆیان بۆ جەژنی ڕەمەزان ئامادەم کەوا چەند ڕۆژێکی ماوە سەحمەد کە لە شاری هەولێرەوە لەگەڵم بووی بەڵێ ئێستاش دەچمە لای هاوکارم تەیفور محەممەد کە لە شاردەی دیانە لە سنووری قەزای سۆران لەگەڵم دەبێت تەیفورم کاتت باش پاشیف لە دیانە چۆن بەڕێوە دەچێت کۆڤان ئەم کاتت باش دیارە ئێمە لە شارەدەی دیانەنین بەڵکو لە سنتەری شاری سۆرانین بڕیار بوو بچینە شارەدەی دیانە بەڵام وەک بینی کاتی نێرەمان بینی زۆر قەرەباڵغ بوو نیوکە ژمێرێک کە خەڵک بەرەو ماڵەوە ڕۆیشتووە جینە تا ئێستاشی لەگەڵدابێت قەرەباڵغی هەیە و خەڵک لە دەرەوەیە بۆیە بڕیارمان دەکە لە سنتەری شاری سۆران مێنینەوە نەک بچینە دیانە ئەوڵ دەدەین شەوێکی دیکە بچین بۆ شارەدەی دیانە وەک دەبینین تاکو ئێستا قەرەباڵغی هەیە خەڵک لە دەرەوەیە مەبەستیانە لە دەرەوە بمێنەوە تا دەگاتە پارشێ و لەو کاتەوە بەرەو ماڵ دەڕۆنەوە لەو چەند شەوانەی کۆتایی خەڵکێک جار زۆر لە دەرەوە دەمێنێتەوە بۆ نمونە لێرە دانیشتن هەیە گەنجەکان لەودی و لەودی و دانیشتون خواردن دەخۆن ئەوە بەیاریکردن خۆیان سەرقال کرد و هەوڵ دەدەین بچینە لای بەشێکیان بابزانین ئەوە خواردی چی دەفرۆشێت کاکە جان ئەو کاتت باش پێمان بڵێ ئەو خواردنانی کە لێرەیە چییە پێمان بڵێ چیت هەیە ئەو خواردنانە کاکە جان لەگەڵ تۆمە ئەوە شەرم دەکات قسە بکات
کاکە جان چی تێ گەل لێمان نزیک بزانین خواردنەکان چییە خواردنەکە چیە زەرگ و مریشکە بەڵێ زەرگ و مریشک سوڕێ ڕوو لە کامێرەکە ئاوا نابێ خواردنەکە چییە خواردنەکە زەرگ و مریشکە جانێ من زەرگ و مریشکە ئێوارانشانی فەلافلیش دەگەری هەیە ئەو مشتریانەی لەو دی و دانیشتون مشتەکانی تۆن وڵی خەڵکەکە هەر سەرزادێ هەمووی دێ ئەڕوا و ئەخوا و باشە زۆر سپاس دەچینە لە ئەو گەنجانە بابزانین ئەوان شەوی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن و کاتت باش شەوی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەیت چۆنە تا ئێستا لە دەرەوە مایتەوە وڵی بەخۆم دوکانم هەیە بەس هەتا سعات 12 لە دوکانم دوازانی چی تەیە پۆشاکە ئێستا کە لێرە مایتۆ مەبەستەوەی کە مادووبوونی دوکان لەگەڵ کاتێکی خۆشەکەین لەگەڵ کەسە نزیکەکانن هەتا سعات 2 و 2 ئەو کاتە چینەوە چۆنە لەو چەند شەوەی با بڵێن کە کۆتایی نزیک دەبینەوە جیاوازی هەیە بازار بۆ نمونە تۆ دوکانداری بازار چۆنە ئێستا خۆی سێ شەوە باش بووە نزیکی سێ شەوە باش بووە ئەوش بەوەی ئەو هەندێک معاش هاتنەوە ماوەیە معاشی دیکەش دێتن لەو نزیکانە کاریگەری هەبوو باش بوو باش بوو ئیشمان باش ئێستا زۆر سپاس کۆبانەوە لەو دی با بڵێن لە نێو باخچەکەەوە دەبینین کۆمەڵە گەنجی لێ لەوێش یاری دەکەن بە یاری سەرقاڵن و بەشێکیان خەریکی خواردنن سلام عليكم انتم كردي؟ والله عرب اهلا وسهلا ليالي السوران في شهر رمضان شلون؟ ليالي سوران ليالي جميله ولطيفه والامان هذا اللي الله سبحانه وتعالى انعم على كردستان واحنا كعرب نازحين بالنيابه عن باقي اخواننا العرب نشكر حكومه كردستان وعلى راسهم السيد مسعود برزاني لاحتوائهم إلنا واستقبالهم إلنا وهذا الأمان اللي عايشين به إحنا بوجودهم هم. أشكرك أنا. المعاملة الأهالي السوران معكم شلون؟ والله يعني معاملة جدا جيدة يعني كأنما أهلنا هم يعني إحنا أهل كنا عائلة واحدة يعني ماكو فرق لأن شنو حسينا ما حسينا بغربة يعني هذا فضل الله علينا يعني كأنما عائلة واحدة هسه الأهالي والتعامل والمساعدة والله إخوان إحنا إن شاء الله يعني حيل ممنونين الإمام مسعود وإن شاء الله يوفقهم وإن شاء الله الأمان يبقى ويوفقهم إن شاء الله ويرضى عنهم إن شاء الله إن شاء الله ويحفظكم جميعا إن شاء الله جميلة بەڵێ کۆبانەوەش دوو لە ئاوارەکان بوون ئەگەر تۆ دەرفەت دەی تەنها کەمێک لەگەڵ ئەو با بڵێن چایخانەش با بڵێن قسە دەکەین ئەوەی کە چاتێ دەکات چایەکەت بۆنی لێدێ و بۆنەی چییە؟ بەڵێ وەڵا دارچین و هێڵمان تێ کردیا بۆچی مشتەرەکان داوای دەکەن؟ ئارێ وەڵا زۆریش حەزیان لە دارهێل و مشتری خۆمان بە سۆر لەبەوە سۆرەکە هێر و دارچین تێکەین باشە دەست خۆش بێ دیارە چایەکەت بەتام دیارە دواتر چایەکیش دەخۆین کۆبان چایەکی بەتام دیارە هەوڵ دەدەین کە ئێمەش تاوا بوون چایەک خۆین و ئەوەی بینیمان کە لە نێو ئەو خەڵکەی کە هەیە خەڵکی عەرەبیشە بوو کە ئاوارەی شارەکانی دیکەی عراقن لێرە نیشتەجێن لە شاری سۆران پێکاتەی جیاجیا لەو شارە هەیە وێڕای مەسیحی کوردانی ئەزیدی شەبەک و عەرەبیش لێرە هەیە و ژمارەیان زیاتر لە 22,000 کەسە ئاوارەکان ئەوانەی لە سنووری قەزای سۆران نیشتەجێ بە شێوەیەکی گشتی شەوانی ڕەمەزان و بەتایبەت ئەو شەو شاری سۆران زۆر قەرەباڵغە و خەڵک تاکو ئێساش بە دەرەوەیە بەڵێ بۆ هاوکارم تەیفور محەممەد کە لە شاری سۆرانەوە لەگەڵم بووی ببوورە سەرەتا هاوکارانم پێیان گوتم لە دیانە لەگەڵم بووی بەڵام ئێستا لە شاری سۆرانی سوپاس کە لەگەڵم بووی سوپاس بۆ هاوکارم ئاراس ئەحمەدیش کە لە شاری هەولێرەوە لەگەڵم بووی سوپاس دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابتان دەمەوێت باس لە هاوسەنجی نێوباڵ بکەم لە نێوماڵی هەر تاکێکدا بە تایبەتی دایک و باوک چۆن هاوسەنجی لە نێو منداڵاندا بپارێزن زۆر جار دەبینین جیاوازی لە نێوانیاندا دەکرێت بۆ قسەکەی خۆم تەواوکەم بەڵێ فەرموو گورە لەبەرەوەی مبتەدایەکەم هینە خەبەرەکەم ئاسایە فەرموو کەرم پێم گوتم من گرنتی دەدەم ئەگەر بێت و موەسەسەی زەکات وەکو ئیسلام فەرمانی پێکردووە تەطبیق بکرێ لە هەموو تاکێکی کۆمەڵگا بەبێ جیاوازی چونکە من لەبەر ئەوە ئاماژەم بەو بابەتەدا گوتم بەرپرسەکان لەبەرەوە چینی هەرە زۆری بەرپرسی وڵاتی ئێمە بەڕاستی یعنی سوودمەند بوون لە خێر و بێری ئەم وڵاتە لەبەرەوە دەبێ پێویستە زەکات لە هەموو چین و توێژەکان کۆ بکرێتەوە
ئەو کاتە زەکات جێی خۆی دەگری من گرنگی بەست ئەو خێر و بێرە پێستا لە سەروان ئەرکە و ئەو خێر و بێرە دابەشی دەرکە ئەکی دەرکە تەنها نەک تەنها لە سەروان ئەرکە یعنی ئەگەر بێت و ئێمە سەرنج بدەین ئەم خێر و بێرە خێر و بێری هەموو وڵاتە پێویستە من یعنی کە خۆم بە بەرپرس دەزانم بە دەرەجە یەک چونکە پێغمبەری خوا دەفەرمێ سەید القەومی خادیموهم یعنی کاتێکەوە تۆ بوویە برا گەورە دەبێت زیاتر قوربانی بدەیت زیاتر قوربانی بدەیت جا لێرەدا ئەگەر بێت و ئەم زەکاتانە کۆ بکرێتەوە بە موەسسە بکرێ دواتر خۆ ئێمە زەکات وا بەش ناکەین برینە فەقیر و هەژارێک وەرەکاکە ئەو زەکاتی بدەینێ ئەو ساڵ زەکاتماندایە ساڵشکەش زەکاتی بدەینێ زەکات دەبێت عیلاج بێ دەبێت چارەسەر بێ پێغمبەری خوا خێر و بێری وا بەکارهێناوە وای بەکارهێناوە دەبینی کابرای کاتەلای و داوای یارمەتی لێ کرد پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ درهەمێکی پێدا فەرمووی بڕۆ لە چیا بۆ خۆت داربێنە لە شار بیفرۆشە چوو فعلەن ئەم کابرایە لە چیا داری هێنا بەم درهەمە لە شار فرۆشتی پاش ماوەیەک هاتەوە لای پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ گوتی پێغمبەری خوا درهەمەکەم بوو بە چەندین درهەم لەخوا بە زیاد بێ یعنی شتەکەم زیادی کرد کەواتە پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ فێری کرد کەوا بۆ خۆی ئیش بکە نەک سوال بکە کەواتە زەکات دەبێ وا بێ ئێمە گەر بێت و وڵاتی ئێمە سوبحان الله سەیرکە خوای گەورە چۆن ڕێژی خستووە یعنی ڕێکخستنی وڵاتی ئێمە شێوازی جوگرافیای وڵاتی ئێمە ئەوەندە وا ڕێککەوتووە وا جوان ڕێککەوتووە کە ئێمە دەتوانین زۆر استیفادە لێ بکەین سەیری ئەم دەشتەی هەولێرکە هەولێر کەوتوتە بین نێوان دووزێ لەم دووزەیە ئەم هەموو دەشتاییە لە تەنیشت هەولێر هەیە لە سەروی دەشتاییەکە هەمووی بەرزاییە تۆ دەتوانی بەم زەکاتە مەشاریعی ئاوی یعنی بینە سەرم بەرزاییانە ئەم دەشتە هەمووی ئاوەدان کێوە ئەم کەسانێک کە چین و توێژی هەژارە حەز دەکا بە گەڕی دێخی بە ئیشی دێخی هەم بە ئیشی دێخی مەشغولی دەکەی ژیانی بۆ بەردەست بۆ ینی فراهم دەکەی هەمیش چیتر ژینگەی وڵاتی خۆت جوان دەکەی ئێستا ئەم خاکە هەمووی تۆزە هەمووی تۆزە گەر باەک بێت تۆزێت بۆ لە بۆ شار بەڵام تۆ گەوات لێکە ڕازان تەوەشینت کرد ژینگەی وڵاتیشت دەپارێزێت جوان دەبێت دەڕازێتەوە دکتۆر پەیامەکەت گەیشت ئەگەر بێتە سەر پرسیارەکەی من لە نێو ماڵدا چۆن بتوانرێت ئەو هاوسەنجە بپارێزرێ بە تایبەت لە نێوان دایکان و باوکان جیاوازی لە نێوان منداڵەکانیان نەکەین چونکە زۆر زار دەبینین ئەو فلانە کوڕی لە فلانە کوڕی خۆشتر دەوێیان ئەو کچەی لە فلانە کچەی خۆشتر دەوێت چۆن بتوانێت ئەو هاوسەنجە لە نێو ماڵ بپارێزرێ بەخۆی ئەگەر سەرنج بدەی هاوسەنجی کۆمەڵایەتی یەک لە پێگەکانی مەسەرەن تەکافولی اجتیماعی لە ناو ئوسڕەیە لە ناو خێزاندا لە ناو خێزاندا پێویستە ئەم هاوسەنجی کۆمەڵایەتیە یعنی ئەرچی سەرشانی سەرۆکی خێزانە کە سەرۆکی خێزان پێک هاتووە لە باوک بە دەرەجەیەک بە دەرەجە دوو لەدایک کاوانە هەردووچیان بەرپرسن بەرپرسی یەکە من لە پاراستنی هاوسەنجی کۆمەڵایەتی ئەم خێزانە لە ڕووی پەیداکردنی بژێوی ژیان لە بۆ هەموو ئەندامانی ئەم خێزانە ئەرچی سەرشانی پیاوە لاینی پیرۆزی ئیسلامدا ئەم ئەرکە خراوەتە سەرشانی پیاو پێویستە ڕزق و ڕۆز بۆ ئەندامانی ئەم خێزانە پەیدا بکاتن بەڕاستی بیشیان پارێزی لە هەموو ناخۆشیەک و نەهامەتیەک و لە هەموو زەرەرێک و زیانێکە حتا نەک تەنها لە دنیادا خوای گەورە فەرمان بە خاوەنی خێزان دەکا قو ئەنفوسەکم و ئەهلیکم ناڕە حتا لە ڕووی پەروەردەشەوە پێویستە لەسەر جوان بە جوانترین شێوە پەروەردەیان بکە بۆ ئەوەی لە ڕۆژی دواییشدا سەربەرز بن بابەتی کە جەنابەت باز دەکەی ئاینی پیرۆزی ئیسلام یعنی واجبی کردووە لەسەر شانی باوک و دایک کە بەڕاستی هاوسەنجی کۆمەڵایەتی یان مەسەن یەکسانی با بڵێن یەکسانی لە نێوان ئەندامانی خێزان بە تایبەتی منداڵەکاندا بپارێزن هیچ کاتێک فەرق و جیاوازی بە منداڵەکان نەکا ئەگەر بێت و هەر شتێک هەیە کەوا پەیوەندی بە دڵەوەی ئەمە لە دەسەڵاتی من و تۆدا نییە پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەفەرمێ هەتا لە بابەتی یعنی خێزانەکانی مامەڵەکردن لەگەر خێزانەکانی دەفەرمێ خوایە گیان ئەمە بەشی منە کە لە توانامدا هەیە لە دادپەروەری کە هیچ کاتێک مەسەرەن پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ ستەمی لە هیچ لە خێزانەکانی نەکردووە ئەوەی کەوا لە توانای مندانیە کە مەبەستی مەیلی قەلبە ڕەنگەیەشی خۆشتر ویستە بێ لە یەکێکی تر لۆمەم نەکەی لەم بابەتەیە بابیش داری وا هەیە کوڕێک یان کچێک زیاتر جۆرایەڵە بە دڵنیاییەوە ئەوی خۆشتر دەوێت بەڵام دەبێت لە مامەلەکردن هیچ کاتێک نابێت جیاوازی بکە پێویستە یەکسانی بپارێزی بە یەک چاوسەیریان کە لە بەدابشکردنی
حتى مثلا يعني پێدانی سەرفیات و ئەمانەش پێویستە هەر وەکو یەک مامەڵەیان لەگەر بکات. خۆت باست لە خێزانەکان کرد ئەی زۆر جار دەبینین کەسێکێ لەوانەیە خاوەنی دووژن بێ یان سێژن بێ ئەی جیاوازی ئەوان چۆن لە ئیسلام باس کراوە و چ سزا و چ سزایەکی دەبێت بۆ ئەوان کەسانی بە تایبەتی کە جیاوازی دەکەن لە نێوانیاندا ئەو هاوسەنجە لە نێوان هەردوو ئافرەتەکەدا ناپارێزن. بەخۆی ئاینی پیرۆزی ئیسلام تەعەدودی حەڵاڵ کردووە، تەعەدودیش چارەسەرێکی زۆر گەورەیە بۆ زۆر لە کێشەکانی ئێستا کە لە ناو کۆمەڵگاکاندا هەیە بەڕاستی نەک وەکو ئەو کەسانێک کە دەرێن تەعەدود زوڵمێکە لە ئافرەت بەداخەوە ئەمە ئەو بابەتی ئێمە نییە. بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام کە حەڵاڵی کردووە دەفەرمێ فإن خفتم ألا تعدلوا فواحدة. ئەمە ئاەتی قوڕانی پیرۆزە قسەی خۆی پەروەردگارە، هیچ کەسێک ناتوانێت ینی نیقاش لەسەر ئەم قسەی بکاتن. ئەگەر بێت و تۆ ترسای لەوەی کەوا دادپەروەربی یەکسانی ترسای لەوەی کەوا یەکسانی ڕان نەگیری لە نێوان ئەم خێزانانەتا بەڕاستی تۆ تا پێویستە لەسرت تەنها یەک خێزانەتە بێن ناکرێت تۆ تەعەدود بکەی ئەگەر ترسای. ئەو کاتێک کە نەترسای دڵنیا بووی لە خۆتکەوە دەتوانی دادپەروەربی لە هەموو دادپەروەری لە چی؟ لەمانەوە، لە نەفەقا، لە کیسوە، لە مەسکەن، یعنی لە جلوبەرێک، لە خانوو، لەمانە هەمووی پێویستە ئەم مرۆڤە دادپەروەر بێ. پێویستە ئەمە ئەرکە، ئەمە خێر نییە بەو خێزان دەکە بەڵکو ئەرکە واجبە. ئەگەر نیکە بەڕاستی ئەم مرۆڤە لە ڕۆژی قیامەتە دەفەرمێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هەر کەسێکەوە دادپەروەر نەبێ لە قیامەتە بەلاخواری، یعنی مەلایەک دێتن نیشانەی ئەوەی کەوا دادپەروەر نەبووە سزایەکەش ئەگەر خوای گەورە ئەمە لەلایەن خوای گەورەیە. بەڵێ دکتۆر دەسمەلای تۆڕی پێیانێرانمان دواتر لەگەڵ جەنابتان بەردەوام دەبن لەسەر ئەو بابەتە. بەڵێ دەسمەلای تۆڕی پێیانێرانمان لە شار و شارۆچکەکان هەرێکە لە حەسەن کاکۆ لە شاری دیاربەکر، وەروە هاوکارم نیعمەت ماڕونوسی لە زومار لەگەڵم دەبێت. سەرتاش دەسمەلای هاوکارم نیعمەت ماڕونوسی، بەڵام بەر لەوەی هاوکارم نیعمەت وەربگرم جارشکە پێتان دەڵێمەوە کە ئێمە ئەم شەو لە بەرنامەی پاشیف هونەرمەند سامی یوسف بە تایبەت بۆ کوردستان 24 قسەی کردووە. ئێمە لە سەری کاتژمێر و بەر لەوەی تەوەری دوم دەست پێ بکەین بۆ ئێوە بڵاوی دەکەینەوە. بەڵێ نیعمەت ئەفدەمێتە باش پاشیف لە زومار چاوایە و خەلکی چاوە دوان ڕۆژێن ئاخیرێدا چاوە پێشوازیە لە پاشیوێ دەکەن. بله ابدمت باش کوبان و کوتای اشارت پیدای امنو که ناحیه زمار گنده که سر ناحیه زمار و کورد کویتا تانشتا ناحیه زمار ناو گنده گروره نوکت ناوی مزگفته دا و کو دیارجی هجمارا کاوان حولاتیان ی طاعت خود کنو او نویج تهجد بجنه کو شب لیله القدر دا گله که بخیرن اول کنو هجمارا کدیجی اشلای ویله و ی وقت بجین برهوین خوین پاشی بید کن ناحیه زمار کو پشتی کورد کویتا روشابای ریباری دیجله بوی چندی جام پتر بزانین کانه پشتی هات یا آزاد کردن شلای پیشمرگ کردستان و چه خدمت بو باتی تکردن کو چینکی اول سرب عراق فدرال و نه لتنه او خدمت کو تی تکردن بو وی دوره هکو دیار و کو مدیر ناحیه جدات یا کر ربر ناحیه کو تنه شلای حکومت اهل ما کردستان و ما مستعم بجین و کو ربر ناحیه زماره پشتی آزاد کردن چه خدمت بو ویرات کردن نو که چه پی تی وی خدمت تایبتی جوار رمضان پیروزه دفر زمار 2014 کد بن کنترل داعش ده و پاشه پیشمرگه هات رزگار کرده 25/10/2014 وقت رزگار جی کرد تو زانه او پیشمرگه هات رزگار کرده مبری خدای ده دفر زمار هنده داعش بنیه تحتیه و یه جی همه دمرانده قطب خانه ما و دوائر ما فرمی یه پاقانده و یه صوتانده و یه نهب کرده دفر زمار چکه خدمت گزاری جی کمه گلک جی کمه اوان آلیات ما و اساسی ما و تشتی ما همه برن بخیره پارێزگاها دهوکی و حکومت هەرێمێ هەریکاری بۆ دەڤەرە زمار تێکردن و ڕێکخراوی دووەلی و ئینسانی تێ ئەوژی پشتی ئازاد بوو چەند خەلیزە ڤڕیا بێگا بێ چەند بناماڵ ڤێرە هەنە
خلق زمار حتى في تقريبا نسبة 0.5% خلق وزفرية نفوسها وينا 85,000 كس جبلي خلق زمار جي أم وكده جي أم ناحية عياضية جي أم ويجي بالريفد بي أو جي تقريبا 26 جندوية ودفر زمار جي 68 جندي أم فانها ما بريفد بي أم بيجين بيكات الزمارة كرد وعرب بيت هيك كنت بيجين تكلي كي بوينا حتى في قوي شو جرى جامل فيرد بين عندك براد ما يتعرف جير يعني نها تبري خبرت دنيا في كومبينا مدجي نها في تجمع مدجي نها خلق كرد وعرب بفرق جداينين أم بيك و براي وبيك و جيان يتكنجي وكيتش مساعدات وهريكاري تيجي بو كرد وعرب وفرق جداي أبتنينا بله زور سپاس بله ام ده یکیش خلکی زماره ورگیرین ام بزانین کانه پاشیویتو ما مگه زحمت نبیتن بیجین پاشیویت هوا بره چوابون هوا بریگه پاشیوی راد کردن هوا چه پاشیویت خود کردن نوکل چوایه خودی سیدا بری خودی بری ام بچو بون مدی برخورد کردن مدگو خودی و دنگل مکه هنگی بینای برخوری خوش بو خودی ام بچو بون امراض بون و بانکرا سحور رابر افدیار راد بو خودی زیاده برخوری و چقل ماس نگه ماس می بخورن هو ما چه طعام بخیره خودی بسایه خودی و کردستانی و ملتی خودی ما چه تشتبه هیه اره والله و خودی ام بخیره و نعمت دنا و ان شاء الله رب العالمين وهين شيء ترشيبك وهين شيبك ان شاء الله من هالقد يقدر كان بالنسبه بقرقري وكرد ومسرشه وميرا وهالسلام بوني عشيره وعربي قال ما جاء ابراهيم انا وهنا حيد قال ما بخدي ودجبني ما حتى قيامتي بله والله بله كاكوفان مدياب بو دوله دويجي چونكي براد ما يتعرف جلوه انا شيخه كعرب الوري هي ان شاء الله بو يادهات يم دلگرويجي اخرين بزاني كان بيك وجيانا و كرد وعربا و پشتي روزگار بونا زماري و شلای پشمرگه و چا تعامل گلوات تكرنه ان شاء الله بو دمدهات يم دت خدمت اودابين سپاس جبویتا بله نعمتم دی هولدین جبوت تواردوم ام جارك دين تور بگرین سپاس بو هاوکارم نعمت مارونسی که لزمار و لگلم بوی دست ملای هاوکارم حسن کاکو که لشاری آمدی باکوری کردستان و لگلم دبین حسن افدم یتباش تو شوی دیجی لگلم بوی تو چوبیا بیجین دورا سوره و هناك بيجيك آف جليد كرندنافا آفيدا تنها لدياربكر باشيفا وان تشواد بيني وتولكو دري نها او خلق مجولي تشيا بقى بدل ما بغير يا بنا جاني وسم براس هذا به هذا جاني ايضا راسته وکه گویی شود نم نوا جوانا ده بخوا آفجانی دیکرن حتی در اینکه ساعتین شویجی لبله نه عمل باغلارن نافچه باغلارن او نافچه دو عمله او سور بو اوجی نافچه ناوندینه نوا بازار دیاربکر اف در باغلاره براستی حتی و ساعتی و خلقوسا جدر و باسوسا قوستر باسوسا در باست من تجی هجی روینه در گرگ دکانه هجی وکریه و امبیجن بسر و پیاریان زبشت نفروتن فیکی زرزوات تفروتن یعنی تبی کویل دیاربکر خیتش تکه وسا امبیجن در آسایی نینه یعنی حیات لوی داری وسا نورمال دوام بردوام دکه هند زنه دیاربکر بلکه مگر اگزارا درخواست بسر شاشه سر اکران هجی جگر دیاربکر یعنی که زبا دیاربکر گلک پاشه براستی هر وها خلک دیاربکر خلک ویداره جگر جی د امبیجن د پاشتی ویده جگر جی دوخه امنا هرن با و پستا وسا هدیه دی چه دکت مرحبا اشترک قلبشترک بس شعور آبه بهنا جگرت هم خارن تا ما جو خوش اولماز میابه یا چه و نقاش آبه یا ازلقا جگر دیاربکر ذات آمد یابه چه طیبتی آبی تو بشید آبه ازلقا بی ولا به خوش آبه نرمه نرمه ای حیوان قوزی جگری آبه روزیات چه در واسطه باش آبه چه شکر آبه برکت رمضان تدی چه شکر آبه چه باش آبه ولا اون نماره یابش مرا حتی به ساعتی اونش در و نه عین نابه حیا 5 تصمیم وکری نابه حتی پنجم پنجم وکری نابه چی ای روزی دیگه ای روزی ناگرزیه یابه اما حیا 5 وکری 24 ساعت هم وکری نابه خار جی خدا بله گلک سپاس بوده براستیل و داره وک ما گویی یعنی ام بجن لپش ما خلکانه و دریه گلک دکانه هجی وکریه لبله وک ما گویی حتی درنگی ساعتین شویجی خلق لوی داره درونن جگری دخون و هر وها 4 روزمانه بو روزی رمضانه 17 ساعت خلق لوی داره بروژیه و وقت خو شویج در و دمزگفت داده و دسکاک داده و لسر ام بجن جگر وسا در باست کن روزی پیتر دخوده ام بجن روزی رمضان در باست کن
بەڵێ سوپاس بۆ هاوکارم حەسەن کاکۆ کە لە شاری دیار بەکرەوە لەگەڵم بووی هەروە سوپاس بۆ هاوکارم نیامەت ماڕووسی کە لە زومار لەگەڵم بووی. بەڵێ دکتۆر دەگەڕێم وەلای جەنابتان. ئێستا دەبینین پچڕانێکی کۆمەڵایەتی هەیە، هەندێک شت هەیە دەبینی یان مناسبەیەک دەبێت دەڵێ وەڵاهی من پێم نەکرا و مەجالم نەبوو نازانم توانی سەردان بکەم. هۆکارەکەی چییە و لە ئاینی ئیسلام چۆن باس لەو پچرانە کۆمەڵایەتی و زیاتر جەخت لەسەر با بڵێن سەردانیکردن و ئەمانە کرایتەوە؟ بەڵێ دەست خۆش بێ. بەڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە بابەتی خێزان و دواتریش خێزانی بچووک و دواتریش خێزانی گەورە یعنی مجتەمەعی دەوروبەر و سەردانیکردن و ئەمانە زۆر گرنگی پێدا. ئەگەر سەرنج بدەی مجتەمەعی کوردی کۆمەلگای کوردەوار لە پێشەوەی کە دنیا ئەوەندە بەو شێوازە بەسەریدا ببتەوە مجتەمەعیشی زۆر متەماسیک بوو، یەکدیگر بوو، سەردانیکردن زۆر باوی هەبوو، خەڵک زۆر یعنی هاوکاری ئەوەی کە ئێستامە باسی دەکەین لە هاوسەنجی کۆمەڵایەتی زۆر ڕنگدانەوەی هەبوو لە ناو کۆمەلگادا. لە دەیەکە تۆ دەتبینی مەسەلەن بۆ نمونە کەسێک خانی دەکرد خۆ پارەش وەکو ئێستا زۆر نەبوو، ماڵ و سامان وەکو ئێستا زۆر نەبوو، بەڵام خەڵک کەمتر هەستی بە هەژاری دەکرد. لە دەیەکە ئەگەر کەسێک خانووی کردبایە هەموو خەڵک دەستباریان دەگرت، ئەگەر کابرا نەشی باە بە پارە بەدەستی خۆی یارمەتی دەدا، هاوکاری دەکرد. هەموو خێزانەکان لە ناو یەکتریدا بوون، هەموو ڕۆژ ئاگاداری ئەخبار و هەواڵ یەکتری بوون. بەڵام ئێستا بەداخۆ دەبینی جاری وهەیە لە جیرانی تو کابرا دێ خانووی دەکڕی یان کرێچیە دێ ماڵی دەینی باریش دەکا هەرناشی ناسی هەرناشی بینی. ئەم دابڕان و ئەم یعنی پەیوەند زەعیبوون و لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام بە خەتەری دادەنێ وەهانی مرۆڤەکان دەداتن. هیچ کاتێک ئیسلامەتی لەگەرەوەدانیە کابرا معقد بێ تێکەڵ نەبێ تەنها وابزانێ دینداری چوونە بۆ مزگەوت و نوێشکردنە و هاتنە دەرەوەی و تەنها ئەمێ ئەمانە دکتۆرانی پیرۆزانم ئاماژەم بۆ دەکەن دەڵێن کاتت زۆر نەماوە بێ بە کۆتا بێنی جاگەرە توش قسەکانت کورتکەوە سپاس وڵیجا من قسم زۆر مایە بەڵام بە هەر حاڵ با کوردی بەڵێەوەی هەتا توانی بیگەێنی المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير وأحب إلى الله من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. أو كسيكوا تێکەڵی خەڵک دەکا و سەبر و ئارام دەگرێت لەسەر ئەزیێت و ئازاری خەڵک. ئەمە زۆر گەورەترە لەلایەن خوا لەو کەسێکەوە سەبر و ئارامی نییە لەسەر یان تێکەڵی خەڵکیش ناکاتن. زا من لێرەدا ینی ئەم پەیامەی ئیمامی عومەریش درودی خوا لەسەر بێ کە کەسانێک لە مزگەوت دانیشتن و خەریکی عیبادەت و ئەمانە بوون ئیمام عومەر پێی فەرموون ئێوە خەریکی چین؟ وتیان ئەمە خەریکی عیبادەتین، ئێمە پشتمان بەخوا بەستووە. فەرمووی ئەمە پشت بەخۆ بەستن نییە بەخوا. قەمچەکەی هەڵگرت و فەرمووی هەستن بڕۆنە دەرێ خەریکی ئیش و کار بن، خەریکی کەسابەت بن. ئەجاگەر پەیامی کۆتاییم ئەگەر مەجالم بدەیت تەنها پەیامی کۆتاییم بەس بە کورتی بێ زۆر لە چێم بەڕاستی ینی پەیام بۆ سەرمایەدارانی کوردستان بۆ دەسەڵاتدارانی کوردستان چەند ڕۆژێکی کەممان مایە بۆ جژنی ڕەمەزان. ئێستا دڵنیام هەموو ئەو کەسانی کە هەیتیان لە بەرپرسان و لە سەرمایەداران هەتا توانی بیان منداڵەکانی خۆیان بێدریان نەکردوون. ئێمە لێرەدا ینی منداڵی پێشمەرگەمان هەیە، منداڵی شەهیدمان هەیە، خێزانی شەهیدان بەڕاستی چاوەڕێی هیمەتی ئەوانن سەردانیان بکەن. منداڵی پێشمەرگە ئیوا هەیە لەوانەیە چاوەڕێی ئەوە بکە داچی پێ برێ کوڕم کچەکەم چاوەڕێکە تا بابێتەوە دەستی بگری بۆ بازار. لەوانەیە بەڕاستی ئەفم دەکەیت بە ئەو قسێش بکەم. لەوانەیە ئێستا چەندین منداڵ هەبێ چاوەڕێ ئەوە بکاتن کە کەسێک خێری پێ بکە بۆی بچێ بۆ بازار. بابین نەبەر چاوی خۆمان ئەوانەی کە هەیتمان ئەگەر نەمان بێ ئێمەش وەکووان چەند ناخۆشە لەبەرەوە بەڕاستی هیممەت بکەن. ئەمە ئەمڕۆ پەیامەکەت گەیشت دکتۆر. سپاس دکتۆر ئومێد میکایل سورچی مامۆستا لە پەیمانگەی زانستی ئیسلامیەکان کە لە تەوەری یەکەم لەگەڵم بوو. سپاس دەکەین دکتۆر. بەڵێ پاشیڤ بەردەوامە ئەمە تەوەری یەکەم بوو بە کۆتا هات. تەوەری دووەم تەوەری تەندروستیە تایبەت دەبێت بە نەخۆشیەکانی دەموددام، بەڵام هەر لە دەستپێکی تەوەری دووەم پاکێجیش یاخود لێدوانە تایبەتەکەی سامی یوسف بۆ ئێوە پەخش دەکەین تا و کات هەر لە خۆشیدا بن.
پاشیف بەردەوامە تەوەری دووەممان تەوەری تەندروستیە بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەرە تەندروستیەکەمان هونەرمەندی بەناوبانگی جیهان سامی یوسف تایبەت بۆ کوردستان 24 قسە دەکات و دەڵێت زۆرم بەلاوە سەیرە میلەتێکی وەکو کورد کە یەکێکە لە میلەتە گەورەکانی جیهان چەندین ساڵە دەچەوسێندرێتەوە زوڵمی لێ دەکرێت و چەند ساڵێک شەڕی گروپێک دەکات کە دوژمنی مرۆڤایەتی ئەویش داعشە بەراوتی من بەنیازم سەردانی هەولێر بکەم ئینشاءالله سەردانی هەولێر دەکەم و سەردانی شوێنە ئاینی و مزگەوتەکان دەکەم بەڕاست سەبارەت بەو گۆرانەیە کە بە زمانی کوردی چڕوێتی دەڵێت ئەمان بۆ خۆشەویستی بووە بۆ کورد گوتومە بۆ زیادکردنی هەوادار و ئەوەم نەبووە تەنها خۆشەویستیم بووە بۆ کورد بابێکەوە بینەری ئەم ئازلایڤە بین کە لەلایەن هاوکارم ئێرجەنداغەوە ئامادە کراوە و لەگەڵ هونەرمەند سامی یوسف قسە دەکات فەرموون. سلااو بۆوان هونەرمەندی ناودار سامی یوسف لەگەڵ مەیە ئەمێ بۆ بەرنامەیە پاشیوێ لەگەڵ هونەرمەندی ناودار سامی یوسف قسە بکەن دەربارەی ڕەمەزانیدا و دەربارەی وێ مەها یۆ مبارەکدا برێ سامی یوسف چ دەبێژێ بەرێ ئیسلام 24 ئەمێ بۆ بینەرێ خۆرا بگرینە خێراتی any big, kind of lesson on Ramadan. وانەیەکی ڕەمەزانیە و من لە فێربوون بەردەوامە شەرەفێکی مەزن دەبێت بێمە هەولێر لەوێ لە مزگەوت لەگەڵ کورد لە مزگەوتی سەرەکی هەولێر نزا بکەین و بەشدار بین. I love the Kurdish language and the Kurdish people. I've known them since I was a kid, since I was young. زمانی کوردی و خەڵکی کوردیم خۆش دەوێت لە زووەوە لەوەتەی منداڵ بووم بە میوزیکی کوردی ئاشنام لەو کاتەوە تا گەورە بووم گوێم لە گۆرانی کوردی گرتووە لە هەمان کات هەست بە نیگەرانی دەکەم کە دەبینم گەلی کورد دەچەوسێنرێتەوە بۆ چەند ساڵێک ئەمە بەردەوام بەداخەوە هەندێک بەش لەم جیهانە هەن کە نازانم هۆکارەکەی چییە پشتگوێ خراون یانیش ئەم نەتەوە مەزنە ڕەت دەکرێتەوە لە کاتێکدا کورد خزمەتێکی مەزن بە کۆمەڵگەی مرۆڤاتی دەکات و شەڕە تیرۆر دەکات بەویستی خوددا کورد سەر دەکەون و خوددا ئاراستەیان دەکات. هەمیشە ئەوم دووپات کردوتەوە کە من لەگەڵ گەلی کوردم خۆش دەوێت من لەگەڵتانم من ئەو گۆرانیم لە پێناو کۆکردنەوەی هەوادار نەبووە من ئەو کارە دەکەم کە باوەڕم پێێتی نەک بە ئامانجی دارایی من ئەم سرودەی کە لەسەر مامۆستامان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تۆمارم کرد لەبەر ئەوە بوو کە باوەڕم پێ هەبوو هەرچیەک ئەنجامی بدەم بە تەواوی نیەت و بە دڵ و یەقین ئەنجامی دەدەم ئەم سرودەشم هاوبەشی و هاوخەمی من بۆ گەلی کورد نیشان دەدات. يا رسول الله يشاء المدينة يشاء المدينة herkes aşıktı dili meşkine dili meşkine dili meşkine. Thank you dear Sam Yusuf. Thank you. Zors Pascal, bless you brother. Thank you. Kovan هنرمند ناودار سام یوسف بۆ بەرنامەیە پاشیوێ بوو میێوانێ me هەستێن خوێ و بۆ سترانە خۆیان داوی کوردی hem ji bo bînerên Kurdistan 24 carekî din anî ziman û behsa meha Remezanê kir em jî jê re gelekî spas dikin û niha jî dora gotina we ye. بەڵێ سپاس بۆ هاوکارم ئەرجەنداخ وەروە سپاس بۆ هونەرمەند سامی یوسف کە ئەرجەنداخ لە ئەستانبوڵەوە قسەی لەگەڵ کردبوو سپاس. بەڵێ تەوەری یەکەممان تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی دەم و وەروە چاندنی ددان دەکەین بە میێوانداری دکتۆر سعید توتمەوی پسپۆری نەخۆشیەکانی دەم و شەویلاک. دکتۆر بەخێربێیت زۆر سپاس. دکتۆر هۆکارەکانی نەخۆشیەکانی دەم چین؟ بەڵێ
نەخۆشیەکانی کە لە ناودەم ڕوودەدەن دەتوانین بڵێن پۆلیۆنیام بکەین بۆ دوو جۆر کە بە تایبەتی کە لەدان ڕۆدا ئەویش کلۆریددانە لەگەر نەخۆشیەکانی پووک هەوکردنی پووک سەر ڕای ئەوەی کە هەندێک نەخۆشی تر هەیە کە وەکو لە هەر شوێنێکی تری جەستە ڕوودەدا وەکو دروستبوونی چیس لە ناو ئێستی شەویلاک لە شێرپەنجە ئەوانە بەڵام ئێمە ئەو ڕۆتەوەرەکەەوە نیە تەنها ئەو نەخۆشیانەی تووشی ددان دەبن ددان و ئەو شانە ڕاگرەی کە لە دەوری ددان هەیە ئەویشکەوە پووک و ئێستی شەویلاکەوە تا کلۆری ددان لەگەر نەخۆشیەکانی پووک هەوکردنی پووک لەگەر ڕوخانی ئێستی شەویلاک ئەمانە لە ئەنجامی چی دروست دەبن بڵێ ئەوانە لە ئەنجامی بە پلەی یەکەم لە ئەنجامی پشتگوێ خستنی کەسەکە بۆ ئەوەی دەمودانی نەشوە سەردانی پزیشک نەکە گرنگی بە پاکڕاگرتن و دەم و ددان دروستی نەدا لە ئەنجامی خواردنی شیرینی زۆر دێ زیاتر هۆکارەکان ئەمانەنا پشتگوێ خستن و ئیهمالکردن واتە مەبەستت لە هەردووچێنە هەم ددان کلۆربوون و ڕەژبوون لەگەڵ پوکانەوەکە لەگەڵ پوک هەردووچی لە ئەنجامی خاوێنیە بەڵێ لە ئەنجامی خاوێن ڕانەگرتنی دەم و ددانە هەندێک جار هەیە لەوانەیە هۆکارەکە تا ڕادێک هۆکاری بۆ ماوەی تێدای بێ بە تایبەتی لە هەوکردنی پووک لە هەوکردنی پدوو من دەمێت کەمێک لەسەر بۆنی دەم ئەوانش قسە بکەین هۆکاری دروستبوونی بۆنی دەم چییە؟ ئایا هۆکارەکەی لە نێو دەمی ئینسانەوەیە یاخود لە نێوگەدەی ئینسانەوەیە هۆکاری دروستبوونی یاخود ئەو بۆنە چییە؟ بەڵێ بۆنی ناخۆشی ناودەم شتێکی زۆر هەراسانکارە بۆ کەسەکە بۆ خودی کەسەکە بۆ دەوروبەریشی دەکرێت یعنی ئەگەر بە دوور و درێژی باسی بکەین تەنها ئەم بابەتە بە بەرنمەیەک لەوانەیە تەواوش باس نەکرێت بەڵام ئێمە هەندێک خاڵی سەرەکی باز دەکەین هۆکارەکانی بۆنی ناخۆشی ناودەم دەکرێت پۆلێن بکرێت بۆ چەند هۆکارێک ئەو هۆکارانەی کەوا لە ناودەم و ئەو هۆکارانەی کەوا لە پەیوەندیان بە ناودەمەوە نیە لە ناودەم زیاترین هۆکار کە بەری دەکەوێ زمانە سەر زمان ڕیشاڵی وردی لێە چەژە گۆبکەی لێە ئەمە خاوێن ناکرێتەوە لە کاتی شوشتن لەبەرەوەی لە کاتی شوشتنی دەم و ددان تەنها شوشتنی ددان نییە بەڵکو شوشتنی زمانیش دەگرێتەوە کەواتە دەبێت زمانیش بشوورێ خواردنمانەوە و کەڵەکەبوون و دواتر ترشاندنی لەلایەن بەکتریا کە بۆنی ناخۆشی لێ دەرەچێ یان مادەی ئەمۆنیای لێ دەرەچێ ئەم بۆنە دروستەکە ئەوە هۆکاری یەکەم زمان واتە مەبەستت لەوەی ببوورە دکتۆر مەبەستت لەوێ لە کاتی ددان شوشتن بە هەمان فرچەی ددان ئەم زمانیشی پێ بشێت پشتی فڵچەی ددان برێن ئەوە ڕیشاڵەکانی فڵچەی ددانە پشتەکەی فڵچەی ددان وەکو لاستیکە ددانی وردی پێوێت دەکرێت سەر زمانی پێ بشوورێ یان ئامێری تایبەتی وەکو فڵچەی ددان پێی دەڵێن زمان پاککەرەوە بەوی دەتوانرێت زمان بشوورێ بەڵێ پێویستە زمان بشوورێ هۆکاری دووەم هەوکردنی پووکە ئەگەر پووک هەوکردنی کردبێ ینی هەوکردنی پدوو هەبێ دەبێتە هۆی بۆنی ناخۆشی ناودەم بوونی برینە لە ناودەم چ برینێک بێت کەوا بەهۆی زەبرێک دروست بوو بێ یان خوانەخواستە بەهۆی شێرپەنجە بێ یان برینێک بێ بەهۆی ددان کێشانەوە دروست بوو بێ ئەمەش دەبێتە هۆی هەوکردنی ناودەم یان بوونی کلۆری لە ناو کلۆری ددان خواردنی لە ناو دەمێنێتەوە بەکتریاش ئەم خواردنەکرداری ترشانی بەسەدادێنێ و دەبێتە هۆی ئەوەی بۆنی ناخۆشی ناودەم دروست بێ یان بوونی چیسی ئیلتیهابات لە ناودەم بوونی هەوکردنی پدووک گیرفانەی هەوکردنی پێدەرێن کەوا لە کلێنی دانەکان دروست دەبێ پاک ڕانەگرتنی دەم و ددان و نەشوشتنی بە فڵسە و مەعجونیان بە داوی ددان ئەمانە ئەو هۆکارانن کە لە ناو دەم هەیە هۆکاری تر ئەوێ لەوانەیە هەوکردنی دوو ئاڵوەکان دوو مەرازەکانی هەبێ لەوزەتێن لەوانەیە هۆکاری هەوکردنی گیرفانەی کەپووی هەبێ ینی هەوکردنی جووبی کەپوو لەوانەیە هۆکارەکان لە ڕێڕەوی بۆڕی هەناسە بێ ڕێڕەوی سەرەوەی بۆڕی هەناسا هۆکارەکان لەوانەیە هەوکردنێک بێ لە پشتەوەی لوت لەو شوێنەی کەوا کەپوو لەگەڵ دەم ینی پێشگەرو زۆر هۆکار هەن بۆ زۆر هۆکار هەیە بەڵێ ئەوە هۆکارەکان کە ڕێزمان کرد هۆکاری ترەوێ لەوانەیە هەوکردنی گەدە بێ هەندێک ناخۆشی لە گەدە و لە مەعیدە هەبێ ینی کەواتە کۆ ئەندامی هەرس هۆکار هەیە لەوانەیە هەندێک ناخۆشی لە جگەر و لە کلیەکانی هەبێ کەوا هەندێک شت لە ڕێگەی هەناسە دەرەدرێ هۆکار هێلوانی پەیوەندی بە خواردنەوە هەبێ خواردنی سیرە یان ئەو شتانە ئەی لیکەڕژێن کاریگەریی هەیە لیکەڕژێن ناودەم خاوی نەکاتەوە نەک بۆن دروستکە کاریگەری لەسەر ئەبێ لە کاتێک ئەگەر لیکەڕژێنەکان هەویان کرد بە تایبەتی لام لە ڕژێن ئەوەی کە لێرە هەیە لە نزیک گوێ هەیە ئەوەی ژێر شەوی لاگەڕژێن و ژێر زمانە ڕژێن واتەگەر ئەوە کەم ببێتەوە
بۆنەکە زیاتر دەبێت ئەگەر لیک کەم بێدەردانی لیکاو بەڵێ لە بەرەوەی باسمان کرد کاری لیکاو پاکڕاگررتنی ناودەمە خاوینکردنەوەیتی فلەشینگ ینی پاکراگرت ناودەمە ئەگەر لیکاو کەم بێ یەکێک لە هۆکارەکان دەبێتە هۆی زۆر دەبینی کە بەیانیان لە خەو هەڵدەستیت بەڵێ هۆکاری دەموشکی و ئەوانە ئەوە هۆکاری دروستبوونی بۆنەکەیە بە تایبەت لە بەیانیاندا ئەوە یەکێکە لە هۆکارەکان بەڵام هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کەوا لە کاتی نووسن ناو دەمودان خاوێن نەکراوەتەوە خواردنی لە ناو ماوە بەکتریا کردداری ترشاندنی بەسەداهێناوە و جۆرێک لەم غازانە دەردەچن کەوا بۆندارن هۆکارە سەرچەکە ئەوە ببوورە بەس هۆکارەکانمان تەواو نەکردن باسمان کرد لەوانەیە نەخۆشی جگەر بێ نەخۆشی کلیە بێ لەوانەیە هەندێک جار هەندێک دەرمان و خواردنەوە ئەو بۆنە دروست بکە ئەمانە هۆکارەکانن دوا هۆکار پاش ئەوەی کەوا پزیشکی پسپۆری دەموددان دیتی و پزیشکەکانی دیکە وەکو باسمان کرد کەپ و گوێ و گەرو و پسپۆری هەنا و ئەوانە دیتی لەوانەیە هۆکارەکە کە دوا هۆکارە لە کتێبە پزیشکەکان باز دەکرێت لەوانەیە دەرونی بێ یعنی تۆ دەچی ناودەمی بۆن دەکەی یعنی دەوروبەریشی هەست پێ ناکەن بەڵام ئەووا دەزانێت کە ئەو بۆنەی هەیە بەڵام دووبارەی دەکەینەوە ئەوە دوا هۆکارە باش ئەوەی هەموو نەخۆشیە ئەندامیەکان وەلانران و هەو نەبوون ئەو زادەیە هۆکاری دەرونیەک بەڵێ دکتۆر لەگەڵم بمێنەوە دەچمە لای هاوکارانم لە شار و شارەسکەکان بەڵێ هاوکارم نیعمەت ماڕونسی لە زومارەوە لەگەڵم دەبێت وەکەوەی لە تەوەری یەکەمدا لەگەڵم بوو نیعمەت ئەفدەمێتە باش تو دکاری نەها لەگەڵ ئەو کەسێن کۆلور ئامادە نەژ بوو پاشیوێت کاری گەلوانە باخبی کەرەمکە بەڵێ دەمێتە باش کە کۆبان نوکەژی وەکو مە ئیشارەت پێدا کۆ لە گوندێک گرڤڕین سەرب ناحیا زمار بە کۆ البێرێ بێگابل مزگەفتێژی کەبارە هاتەکردن و ئامادە باشیێتی نەکردنێ بۆ چندێک و باشی بەخۆ بخۆن لێ هەندێک وەکو مە ئیشارەت پێدا چەندین گوندێک دەوروبەری زمار هەنە شواناجی ئەو گوندێت برایەت عەرەبن لێ ئەژی دێ بزاوێکم کە ئەس بزانم ئێکیشوا شێخێت کۆ عەشیرەتە vêrێنە ئەم بزانی کانێ ژیانەوە نوکە چاوەیە کورد و عەرەب چاوە پێکڤەجین آنجا هم بزانین پشتی کو زمار هاتیه رزگارکردنی کانه سردریا پیشمرگی ادگل ام بیجین برایت مهد عرب و عشیرت عرب الزمار چوانه شيخ قبل ما تحرر المنطقة الزمار الوضعكم شلون وبعد ما تحرر هسه وضعكم شلون وتعامل البيشمرقة وياكم نعم ان الوضع في زمار قبل لا تحررت كان والبيشمرقة الوضع امن جيد جدا والبيشمرقة ساعدونا واحنا عشاير خليط اكراد وعرب وجرجريه وكنا بالصاهرين مع بعضنا وحتى متناسبين خال وابن اخت وما كان الوضع جيد جاء ذول الدواعش القذرين فلاصوا علينا الوضع بعدين جاء البيشمرقة جزاهم الله خير وانطوا دماءهم الزكيه وضحوا وحررونا من هؤلاء الجرثمه والحمد لله الان بفضل البيشمرقة والشايس والمسؤولين الحزبيين الحمد لله يسودنا الأمن ومترابطين كلنا العشائر مع بعضنا في أمن واستقرار والحمد لله. شكرا. بله وكو دياركو إشارات بداي الدفاع بزاين كمان تيجاشين كو جانوان نوكابيك و كرد وعرب ام بيجين الفي زمار دبر زمار بيك وجين وبشتي وقت داعش هاتي كت ويردا مخابن جلك خرابي وجلك جه هاتنا خراب كرني لبشتي هاتي آزاد كرنش لاي بيشمرگي كردستان و كوفيغا وكو برا ام بيجين هم كرد وهم عرب جيجين لما بزانين كان طاعت هيوا رمضان بتايبتيجي شب ليلة القدر دا كان الدبر زمار چانا ما مستاكيانيل جلمدا ما مستا ببورجي ام بيجين او طاعتي تتكنيت هيوا رمضان دا بتايبتيجي الدبر زمار بنو كامل گوندي گرورين طاعت فيري چاپ ريبچيتن رمضان چاپ ريبچيت الحمد لله الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم خذ تعالى دفجي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون وبيخنبري مدفجي شهر أوله رحمة وأوسطه مغفرة وآخره عتق من النار والحمد لله بفضل الله جامعة قرفرة قندي قرفر جامع التوبة والحمد لله كرد وعرب ومسؤولين أي منطقة زمار حما حاضر بوي بفضل الله والحمد لله دلالة على أن الله سبحانه وتعالى خذ تعالى دفجي إنما المؤمنون إخوة وبخنبري مدفجي لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا هل أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم
فبلاش داعش رم بين به انه ام اف يعني منطقه كردستان الحمد لله بفضل الله اف كرد وعرب فرقي نيد منطقه ده والحمد لله اكبر دليل على ذلك ايرونك الحمد لله حماها تيم باشي بافرا بوخن وعلى يد واحد بفضل الله والحمد لله فالحمد لله منطقه الحمد لله منطقه اقول لك اباي بفضل الله والحمد لله وتناقص مني والسلام عليكم ورحمه الله وبركاته. بله زور سپاس. بله زور سپاس ام کاک نوروز ام اشارتی بدینا میوانه کی ام بیشین ابرکه ابا وکود بیشید. بله ام بیشین ابرکل زمار افشه و ام هاتینه شبابه همی خلکی هشیار بچیک زارو همی تشاب دکان وکیلی بون بوچی افدلالتا حسانی شدتن کو پشتی آزاد بونی حساف آزادیل وری هی. بله بخیر بین بناوی خدای مازن دلوان پشتی رزگار کنا دور زمار بسایا پیشمرگه هن کردستانه و خوینا زیادتر جه 1405 شهیدان و بسایا سروک پیشمرگه مسعود بارزانی دور زمار هات رزگار کرن و افرو بسایا خوینا وان شهیده خلک ما طقوس و عبادت خود کن و بشیوه که آرام و جماور دور زمار براستی همی قال پیام سروک هجاکک مسعود بارزانینا اوجی الاستفتاء و رفراندومه همی دیگل سروک نو پیام سروک کو آریشاوان یک جاری بیت چاره سرکرین اوجی و گوهستن بو حرم کردستان و او آریشا بشیوه که ریشایی بیت چاره سرکرین. زور سپاس. بله کوبان مدام هم گل ایک دیجی باخوین آنجی نظام که اشارتی بدن پیش نشته حالاتی گره چی که وقتی پاشی ویجی که وقتی پاشی ویجی که اگر حالاتی که دیجی هبی تنمشین حس کن بزانین دشی بوم بیجی تو وکو حالاتی که دور زماره وکو دور زمار حالاتی که تو چواد بینی تو چواد پاشی وی تا روزی تا چوادن بورن چوانی پیک وجانت بورینن. والله سيدا قوات خودی پیش مرگانا مرتاح الفيرين والحمد لله. باشی تا نکه چوان یعنی وکی بری بونن. نه باشی منو قبرنا يبر تشتي بسيط بي انها الحمد لله خير بر زعفه تنها بفين يعني خيرك زعفه ايش حمد تشتي حاضر سيدا. ام بيجي خلو تدفي تش بيجي هنو كاتو ابريكي الفيمز جفتي وابا شبد ليله القدر جي كانوا تير زمار في جوند جرفر تدفي تش بيجي بو في طاعتي بو بيشمرجي كردستاني كو ابريكال باروك الشرين وكرسينجي هوا دانا. والله ما يذكر الجميع كردستاني هبقرن حتى داعش دور مكة وبين عمتها بسر مدى رب العالمين نزكي بسر مدى عملي مخاطبة. زور سپاس. بله کوبان یعنی اوه هر چند ما بچه گیرو جی کرنو که وقتی پاشی و پاشی باوج حاضر الوری ما جنیت ان شاء الله امریکا پاشی و گل جلو بخونو و شویت خیره کو طیبتی شویت لیله القدر گنده گرور ان شاء الله خدای کل شمیاج قبیل که تو سپاس یواجی تن کو امریکا مهوانداریا مکری. بله سپاس با کارم نعمت مارلوسی که لدوری زمار و لگلم بو سپاس. بله دکتور دگرم ولای جنابتان. اما بگشتی باسی دم بود دمه به مثل خودی دیدن. بله. چندی دیدن چیه با کی دکرد آیا دتوانن با هم کسی چندی دیدن بکن. بله. چندی دیدن جوره که لجورکانی لینانوی دیدن. هر کاتیک هر دیدانیک هر تاچک دیدانی لدزدا باشترین چارەسەر و باشترین جۆری لێنانەوە چاندنی ددانە لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی سێ جۆر لە لێنانەوەی دانمان هەیە ئەویش یەکێکیان تاخمی جوڵاوی ناتەوە واتە کەسەکە چەند ددانی کێشا بێت و لە دەستیدا بێ ئەوەندە ددانە لێ دەنێتەوە و بەتەل لەسەر ددانەکانی تەنیشتی و مادەیەکی پلاستیکی وەکو پدووی سناعیە مادەی ئەکریلیک لەسەری دانرێ بەڵام ئەوە لە کاتی خواردن دێتە دەرێ و دەجوولێ و کەمێک ناڕەحەتی دروستەکە. جۆری دووەمیان ئەوەیە کەوا ددانێک یان دوو ددانی کێشە کەسەکە دوو ددانی تەنیشتی بۆ گچکە دەکاتەوە تا ئەوەی ددانەکە بە شێوەیەکی جێگیر دروست بکە چیفی سیرامیکی پێدەڵێن یان ددانی جسری سابت لە ناو خەڵکە و هامەشورە بەڵام لێرەدا بۆ ئەوەی ددانێک لێ بنێوە دەبێت دوو ددانی بکەیە قوربانی واتە کوردگوتنی بۆ سمێڵچ و ڕدێنیشی لەسەردانە. جۆری سێمیان چاندنی ددانە چاندنی ددان بێ ئەوەی هیچ دەست لەوەی ئەو دوو ددانەی دیکە کە بچووک دەکرێنەوە زیانیان بەرەکەوێ ڕقترین شانەی زیندەجی لە هەموو بوونەوەر چینی یەکەمی ددانە کەوا چینی عاجی پێدەڵێن ئینەمڵ ڕقترین شانەی زیندەجی لە هەموو بوونەوەردا بۆیەش بەرگەی ئەو هەموو
میکرۆب و ئەو هەموو شتەی ناو دەمەگرێ و دەمینێتەوە لە کاتی ڕنینی ددان لە کاتی بچووکردنەوەیدان بۆ ددانێک دوو دانی بە قوربانەکرێ کەم تا زۆر ئەم دانانە زەرریان بەرەکەوێت لە کاتێک ئەمە باشترین بوو کە چاندنی ددان نەبوو بەڵام ئێستا کە چاندنی دان هەیە کە زۆری سێمە لە زۆرەکان باسمان کرد وەکو ڕیزبندی باسمان کرد ئەگەر ڕیزبندیان دێت چاندنی دام یەکەم شت وەرەگرێت زۆری سێمیان چاندنی دانە بێ ئەوەی هیچ دەستکاری دانە ساغەکانی تەنیشتی بکرێ و هەمان ئەو لایەنە باشانەی تێدایە کە لە جۆرەکانی تردایە و بێبوونی هیچ لایەنێکی خراپ کە لە جۆرەکانی دیکەدایە بڕغوویەک کە شێوەی ڕەگجی ددان دروست دەکرێت لە مادەی تیتانیۆم بە نەشتەرگەری بچووک لە ژێر بەنجی شوێنی تەنها شوێنەکە بەنجەکرێ نەخۆش لە بواری هۆشیاری تەواودەیە دەچێنرێ و پاش ماوەیەک ددانی لەسەر دادنرێەوە بە شێوەیەکی گشتی کەواتە جۆرێکە لە جۆرەکانی لێنانەوەی ددان باشترین جۆریشە لە ناو هەمووات تەنها داننەوەی هیچ دەمارێک و شتێکی بۆ ناچێتن نەخێر تەنها بڕغوویەکە لە شێوەی ڕەگ دروست دەکرێت لە مادەی تیتانیۆم بە نەشتەرگەری بچووک لە ناو ئێسکدا دەنرێ لێی دەگەڕێت تا ماوەیەک هەتا پێکۆنووسانی ئێسکی ڕوودەدا زۆر جار گلەی ئەوەش دەکرێت تەکلیفێکی زۆر لەسەر خەڵک دەکەوێت بەم ددان چاندن بەڵێ باڵێت لە 1000 و 2000 و 3000 و نازانم چی دەکرێت دۆلار بەڵێ بەڵێ بۆچی ئەوەندە گرانە بەڵێ ئەو شتانەی باست کرد هەمووی هەیەوایە بەڵام ئێمە پێشەوەی باسی ئەوە بکەن خۆشبەختانە تا ئێستاش لە نەخۆشخانەی ڕزگاری دەکرێت وەکو شاری هەولێر بە ئەوەی ئەو هەرسێ جۆریان دەکرێت لەوێ زۆری سێمیش دەکرێت بەرێ جۆرەکانی دیکە لە نەخۆشخانەکان تر دەکرێت لە سنتەری فێرکاری خانزار لە کۆلێژی پزیشکیدان لە بەشەکانی تر ئەوەی سێمیان لە نەخۆشخانەی ڕزگاری دەکرێت تەنها پارەیەکی ڕەمزی وەردەگیرێت کاویش 400,000 هەر ڕەمزیە سەرڕێی بە 2 مانگ 3 مانگ 4 مانگ و 5 مانگ نۆرە بەڵێ بەو شێوە زۆر دوور نییە دوورە بەڵام بەو شێوێش نییە کاتێک لە کاتان پێش قەیرانی دارایی نۆرەی چاندنی دان ئەوەندە دوور بوو 3 مانگ و 4 مانگوانە بەڵام ئێستا جار هەیە مانگێکە کەمترە زیاترە هەر ئەوەندە لەبەرەوەی خەڵک ئەو دەستەڵاتی نییە بیکاوەکو باسکردن خۆشخانەی ڕزگار دەکرێت بە 400,000ریشە لە نۆڕنگە تایبەتیەکان بەو نرخانەی باست کردو بە کەمتر و بە زیاتری شەیە بەڵێ دەمێ ئەو پرسمەوەی کە لە نەخۆشخانەی ڕزگاری دەیکەن هەمان ئەو کوالیتیە کە لە نۆرینگە تایبەتیەکان دەیکەن بەڵێ هەمان ئەو کوالیتیە ئەو دکتۆرانی دەشیکەن پسپۆرن بە هەمان شێوازی پاکوخاوێنی و تاقیمیش باشە ئایا ئەو سێ جۆرەی کە باست کرد هیچ کاریگەریەکیان لە نێودەمدا بۆ سەر با بڵێن پدووی پێ دەڵێن بە تایبەتی هیچ کارگەریی لەسەر ئەمە دەبێ بەڵێ هەر یەکیان کاریگەری خۆی هەیە جۆری یەکەمیان کەوا جوڵاوی ناتەواوی پێدەڵێن لە کاتی جوولان و خواردن وانە لەوانەیە بجوولێ و پوک بریندار بکە لەوانەشە یەکێک لە پلە و پۆستێکی بەرزبێ لە کاتی قسەکردن لەوانەیە لە دەمی بکەوێتە خوارەوە کەوا لە ڕوانگەی دەرونی شتێکی ناخۆش ئەوە جۆری یەکەمیان ئەو تەلەی لەسەریتی لە کاتی جوولە و هینانە دەر ددانەکە دەخوا لەبەرەوەی ڕۆژێک و دوو دەنیە لە ناودەما جۆری دووەمیان کەوا بچووکردنەوەی دوو ددانە ددانی چیفکردن ئەمە هەر لە خۆیدا زیان بە دوو دانی تەنیشتی دەگەینێ و خواردنیش دەچێتە بنی لەوانەیە بە جوانی خاوێن نەکرێتەوە زیان بە پوکەکەش دەگەێنێت جۆری سێمیان کە چاندنی ددانە هیچ ئەملایانە خراپانەی تێدانیەکەوە تازە باسمان کرد لە جۆرەکانی تر هەیە هەموو ئەو لایەنە باشانەشی بە زیادەوە تێدەیە ددانەکە جێگیرە و ناجوڵێ خواردنی پێدەخورێ ترسی لێبوونەوەی نییە دەتوانرێت بە شێوازێکی جوانتر خاوێن بکرێتەوە و هەتا داوی دانیشی لێ بدرێت لە جۆرەکانی دیکە لە ددانی جێگیر ناتوانێت داوی دام بەکار باشە دکتۆر زۆر زار دەبین دەڵێن کێشەی پووکی هەیە فلانە کەس پووکی نەمایە بەڵێ هۆکارەکەی چێکە و پووکە نامێنێ وە چۆنیش چارەسەر بکرێت بەڵێ هۆکارەکەی ئەوەیە کەوا ئەم نەخۆشە دەموددانی پژوە خستووەنەی شوشتووە یان نەخۆشی پوچی هەبووە نەخۆشی پوچیش چەند جۆرێکە جۆرێکیان کەوا نەخۆشی درێژخایەنی پووکە یان کەسەکە لەوانەیە هەندێک نەخۆشی تری جەستەی هەبێ بۆ نمونە نەخۆشی شەکرەی هەیە ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە بە شێوەیەکی گشتی پوچیان لاوازە و زووتردا دەخورێ ئێسکی پوچیان ئێسکی شەویلاکیان لاوازە ئەمە چارەسەری خۆی هەیە دەکرێت ئێسکی دەستکرد یان ئێسکی شوشتنیش کاریگەری لەسەر شوێنێتی شوشتنیش کاریگەری لەسەر هەیە بەڵێ دەم خۆش شێوازی شوشتن چۆن دەیشۆی بە شێوازێک دەیشۆی چەند ڕۆژ دەیشۆی جۆری لە ڕۆژ چەند جار دەیشۆی جۆری فڵچەکە کاریگەری هەیە فڵچەکە نەرم بێ و ڕق نەبێ شێوازی شوشتنەکە شێوەیەکی مشاری نەبێ لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوەش بۆ سەرەوە ئەوانە هەمویان کاریگەریان لەسەر نەخۆشیەکانی پووک هەیە ئەو ئیلتیهابەی لە نێو پووک
و ئەو ئەگەر ددان نەشورێ تا چەند کاریگەری لەسەر پێستی دەموچاو هەیە بۆ نمونە بە تایبەتی لە دروستکردنی زیبکە و ئەمانەیە کاریگەری هەیە؟ بەڵێ هەوکردنی پووک کاریگەری لەسەر هەندێک لە نەخۆشیەکانی جەستە هەیە بەڵام هیچ کاریگەریەکی لەسەر دروستکردنی زیبکە و ئەوانەی ناودەم نیە تەنها لە یەک بوار نەبێت ئەگەر هات و هەوکردنەکە گەلک زۆر بوو وەکو دوومەڵ یان وەکو قونێرێکی دروست کردو بووە چێم و جەڕاحەت لە شوێنێک دەرچوو تەنها لەم بوارە نەبێ کاریگەر لەسەر کاریگەری لەسەر زیبکەنیە کاریگەریەکانی دیکەی دەرکەوتووە ئەوانەی دەم و ددانیان دروستە یعنی تەندروستی لەشیشیان دروست و ڕێک و پێکترە و تەندروستتر و لەش ساخترن لە خەڵکەکانی دیکە کاریگەری لەسەر هەندێک لە نەخۆشیەکانی دڵ هەیە کاریگەری لەسەر زۆر نەخۆشی دیکە هەیە بۆیە دەم و ددان دروستی واتە تەندروستیەکی گشتی لەش ئەی بە پێچوانەوە چ نەخۆشیێکی کە کاریگەری لەسەر ددان دروست دەکات بەڵێ باسمان کرد نەخۆشی شەکرە کاریگەری لە سەردەم هەیە هەندێک نەخۆشی کەوا بە خودی خۆیان لە سەریان نییە بەڵام بە دەرمانەکان لە سەریتیان هەندێک دەرمانی زەختە دەرمانی فشاری خوێنە هەندێک دەرمانی دیکە دەخورێ هەندێک دەرمانی نەخۆشیەکانی گەشکە و کۆ ئەندامی دەمار و ئەوانەیە یان هەندێک نەخۆشی ترکەوە کاریگەریان لەسەر هێلەوانی ئێستا جێی ئەوە نەبی باز بکرێت و تەورەکەمان لەسەرەوە نەبێ بەڵام زۆر نەخۆشی پێش ئەوەی لە لاشە دەربکەون لە ناو دەم بە دەرکەون بۆ نمونە هەندێک نەخۆشی پێست پێش ئەوەی لەسەر پێست بکەوێ لە ناودەم بە دەرەکەوێ هەندێک نەخۆشی کۆ ئەندامی هەرس پێش ئەوەی نیشانەکانی لە ناو کۆ ئەندامی هەرس دەربکەوێ لە ناودەم بە دەردەکەوێ بۆیە دەم شاشەیەکی تەندروستی لە شا باشە دکتۆر ئەی هۆکاری ئەو بۆشاتیە کە لە نێوان ددانەکاندا دروست دەبێ هۆکاری ئەمانە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کەوا پووکەکە دادەبەزێ لەبەرەوەی ئێمە دەزانین پووک بە شێوەیەکی سێگۆشە وەکو ژمارە هەشتێک بەرەو خوارەوە لە کلێنی هەموو دانەکان هەیە ئەگەر نەشورێ ئەم پووکە هەو دەکا هەوکردنەکەش لە گۆشتی پووکەکە لە پدووەکەدا دەبەزێت زیاتر تەشەنە دەکا بۆ ئێسک کە ئێسکەکە نەما ئێسکەکە ڕاگری پووکەکەیە کە ڕاگر نەما پووکەکە نەرمە گۆشتە دادەبەزێ و دروست دەبێ ئەمەش لە ئەنجامی پشتگوێ خستن دروست دەبێ یان لە ئەنجامی بەڵێ یا لە ئەنجامی هەڵە بەکارهێنانی داری ددان زۆر هەڵەیە بەکارێکە لە پرسیارەکانم لە دار و داوەکەی کامیان داو لە دار باشترە ئەگەر هەر ناچاریش بوو بەدار پاچی کاتەوە ئەو دارانی ئێستا لە بازار هەیە زۆربیان داری پزیشکی نینە دەبێت دارەکە پارچە بکرێ و تەڵیشێکی گچکەی لێ بکرێتەوە هەتا پووک ئەزیەت نەدا ینی زۆر باریک بێ لەبەرەوەی هەر جاری ئەم دارە هاتوچەی پێدێرکە لە کلێنی دارەکان بۆشایی دروستەکە و پووکەکە زیاتردا دەبەزێنێ و لەدام بە دوورەکە ئەی چارەسەر تازە ئەمە ڕوویدا بەڵێ تازە هەی بوو چارەسەری هەیە لای پزیشکی پسپۆری نەشتەرگەری پووک نەشتەرگەری پوچی بۆ دەکا و پووکەکەی دەجێڕێتەوە بارێک تایبەتی خۆی بەڵام دووبارەیەکەینەوە خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن بە شێوازێکی ڕێک بشوورێ داوی ددانیش هەتا بکرێ بەکارنەهێنرێ داوی ددان بەکارڵێن بە چیفت چارەسەری دەکەن ئەمیان ئەگەر هات و کلێنەکە ئەوەندە زۆر بوو چارەسەر نەکرا بە نەشتەرگەری یان نەشتەرگەری بۆ کرا و نەشتەرگەری دەرەنجامێکی باشی نەبوو یان نەخۆشەکە هەندێک نەخۆشی هەبوو نەتوانی نەشتەرگەری پوچی بۆ بکەی ئێسکی دەستکردی بۆ دابنەی یان لە شوێنێکەوە پووک لێ بکەیەوە لە مەڵاشولەی بکەیەوە و چاندنی پوچی بۆ بکەی لەو شوێنێکەوە کلێن هەیە دەکرێت بە چیف کلێنەکە دابخرێ و قەپات بکرێ دێنە سەر ددان دەرهێنان یاخود ددان کێشان بە تایبەتیش بۆ ئافرەتی دووگیان زۆر زەر دەڵێن هەر ئافرەتێک دووگیان بێ نابی ددانی بچێشێ هۆکارەکەی چیە بۆچی ناتوانێت شتێکی زۆر باشتر و ژاند ئافرەت لە کاتی دووجیانی دەکرێت زۆربەی ئیشەکان ئەگەر نەڵێن هەموو ئیشەکانی پزیشکی ددانی لۆ بکرێ ینی زۆر ئاساییە هەموو ئیشەکانیشی بۆ بکرێ بەڵام لە کاتی جیاواز و ئێستا باسی دەکەین و هیچ پەیوەندیەکی زانستیش نییە لە نێوان سکپڕی و کلۆربوونی ددان بەڵام لە کاتی سکپڕی هەندێک هۆرمۆنی وەکو پرۆجسترۆنوانە گۆڕانکاریان بەسەدادێ کاریگەریان لەسەر پووک هێلەوانەیە هەوکردنی پووک دروست بێ بەڵام نەک کلۆربوونی ددان لە کاتی دووجیانی ئەو ژان و ئەو ئازار و ئەو مەینەتیەی ئافرەتە دووجیانەکە سەکپڕەکە دەیچێشێ کاریگەری زۆر زیاترە لەسەر خودی کۆرپەکە لەوەندەی کەوا بەنجەکەی لێ دەدرێت دووجیانی بە شێوەیەکی گشتی دەتوانین بیکەینە سێ بەش سێمانجی یەکەم سێمانجی دووەم سێمانجی کۆتایی سێمانجی یەکەم ئەگەر شتەکە زۆر پێویست نەبێ و زۆر
ینی بارێکی فریاکەوتن و ئیمێرجنسی نەبێ دەکرێنەیکەی لەبەرەوەی کۆرپەکە لە کاتی دروستبووندایە ئەویش ترسەکە لەوانەیە کاریگەری لەسەر هەبێ بۆ ئەوەی نەوەک تووشی ناتەواوی جەستە بێ بەڵام نەک خودی بەنجەکە ئەگەر ئافرەتەکە ژانی زۆر بێ زۆر باشترە چارەسەری بکانە وەک چەند شەوێک نەنوێ بە ژانیدان ئەمە کاریگەری لە خودی بەنجەکە زیاترە لەسەر تەندروستی کۆرپەکە بۆیە زۆر ئاسایە دەتوانرێ بکرێ بەڵام سەلامەتترین کات سێمانجی ناوەڕاستە لە سێمانجی کۆتاییش کۆرپەکە کێشێکی پەیدا کردووە ترسی لە بارچوون هەیە ئەویش ڕێژەیەکی زۆر 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 کەمە کەوا هەرشایانی باسکردن نییە بەڵام کێشەکە لەوەدایە هەتا لە پزیشکەکانیش بە تایبەتی لە پزیشکی پسپۆری ئافرەتانمان یعنی نەخۆشەکە پێشتر واتێ گەیانراوە کە هەر کەتە کاتی دووجیانی و کاتی سکپڕی بە هیچ شێوەیەک نابێت سەردانی پزیشکی دام بکە وانە ئەمە وانە بەڵگەی زانستیمان پێ و دەتوانن بێن یعنی بەڵگەی زانستیان دەدەینێ شتی ئەوها بەو شێوەیە نییە گەورە کراوە یان یەکێک ئیشی ددانی بۆ کراوە پاشچەند مانجێک منداڵی لە بارچووە پێی دەڵێن لە کاتی دووجیانی هیچ سەردانی دکتۆری دانکرۆ بڵێ ئامە خەتای ئەوە شتی ئەوهانیە لە زانستی پزیشکی ویستم ئەوە ڕوونکەمەوە دەست خۆش بێ و دەمت خۆش بشتێکی باش پێروژان باشە دکتۆر تۆ باست لە نەشتەرگەری شەوێلگە کرد بۆ کێ دەکەن کێ پێویستی بەو نەشتەرگەریەیە بەڵێ تەوەرەکانمان زۆر پەرت و بڵاو بوون بەڵام لە نێو دەم هاتمە سەر ددان دەست خۆشەوەندی بکرێت لەبەرەوەی بەرنامەکە هۆشیاریە نەشتەرگەری شەویلاک بۆ ئەو نەخۆشانە دەکرێت کەوا کێشەیەکی شەویلاکیان هەیە کێشەکە چلەوەی بێ نەخۆشیەکیان لە شەویلاک هەیە چیسی شەویلاکیان هەیە یان ئەوانەی خوانە خواستە تووشی کارەساتی هاتوچۆ بوون شەویلاکی سەرەوە خوارەوەیان یان یەکێش لە شەویلاکەکانیان شکاوە یان ددان و ئەو بەشەیکەوە ڕاگری ئێستی شەویلاک و بەڵام ڕاگری ددانە ئەویان شکاوە نەشتەرگەریان بۆ دەکرێت و شەویلاکەکە جێگیر دەکرێتەوە یا بۆ ئەوانەی خوانە خواستە شێرپەنجەی دەم و ددان و شەویلاکیان هەیە یا هەندێک جار نەخۆشی نەشتەرگەری شەویلاک بۆ ئەو کەسانە دەکرێت کەوا بە دوای جوانکاریدا دەگەڕێن یەکێک شەویلاکی پێشەوەی لە پێشە ناشیرنە بە نەشتەرگەری شەویلاک لای پزیشکی پسپۆری دەم و شەویلاک نەشتەرگەری جوانکاری بۆ دەرکەوت دەجێڕێتەوە یا بۆ ئەوانەی کەوا گرفتی خواردنیان هەیە شەویلاکی تەنها چەنددانێکی پشتەوەی بەیەک دەکەوێت دانەکانی پێشەوەی کراوەتەوە بەیەک ناکەوێت یعنی لەوانەیە کەسەکە گرفتی جوانکاری نەبێ لە ڕوانگەی ئێمە لە ڕوانگەی کۆمەلگا کێشەی جوانکاریشی هەیە بەڵام لەوانەیە ئەو بەخۆی تەنها کێشەی خواردنی دەم و ددان بێ و نەتوانی خواردنی دەمودان وەکو ئێمە بەهاڕێ بۆ ئەوانە دەکرێت کاتم زۆر نەماوە بابێکەوە کۆتای بە بەرنامەکە بینین بەڵێ فەرموو دوایین ڕێنماییت بۆ هاوڵاتیان چە سەبارەت بە پاکڕاگرتنی دەم و ددان بەڵێ دوایین ڕێنمایمان ئەوێ هیوادارین هیچ کەسێک تووشی گرفتەکانی دەم و ددان نەبێت لەبەرەوەی خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن ڕووی ئامۆژگاریمان پێشوەخت دەکەینە دایک و باوکان گرنگی بە منداڵەکانیان بدەن بۆ پاکڕاگرتنی دەم و ددان هەر لەو کاتەی ددانی دێ لەگەر خۆی بیباتە سەر دەستشۆر و فێری ددان شوشتنی بکە شتی فڵچە و مەعجونی جوانی بۆ بکرێ ڕووی ئامۆژگاریمان لە باخچەکانی فێرکردنە لە قوتابخانەکانە لەلایەنە پەیوەندیدارەکانە گرنگی بە دەم و ددان بدرێ بۆ ئەوەی دەم و ددانێکی تەندروستمان هەبێ لەبەرەوەی دەم و ددان دروستی واتە تەندروستی لەش واتە ڕۆشنبێری ئەو خەڵکە بەڵێ سپاس بۆ ئێوە سعید توتمەیی پسپۆری نەخۆشیەکانی ددان و شەوێلگا کە لەگەڵمان بووی لە تەوەری دووەمدا سپاس بۆ ئێوە هیوادارین کەڵکێکمان گیان بەڵێ سپاس بەڵێ ئێمە وتمان کە دکتۆر دەتوان لەگەڵ من تەماشای کامێرە بکەی ئەو کامێرەیان و هەروەکو سامی یوسف کا لێ دوانێکی تایبەت بۆ کوردستان 24دا ئێمەش لە کۆتای بەرنامە گۆرانێکی تایبەتی سامی یوسفمان ئامادە کردووە کە بە زمانی کوردی دەچڕێت بە ناوی یا ڕەسوڵ اللهە دوای ئەو گۆرانیە ئێمەش کۆتایی بە بەرنامەی پاشێوی ئەم شەو دێنین تا پاشیوی دات و هەر لە خۆشیدا بن. يا رسول الله يا شيخ مدينة يا شيخ مدينة هركز عاشقته دلي مشكينة دلي مشكينة مش بمدينة
بوسم بطاوا بوسم بطاوا عذابم